لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی، کتێبی ئاشنابوون بە ئەفڵاتۆن لە نووسینی پۆڵ ستراتێرن، وەرگێڕانی ڕێباز مستەفا، بابەت فەلسەفی، کۆمپیوتەر مەهدی ئەحمەد، هەڵەبڕی وەرگێڕ، سەرپەرشتیاری چاپ سەلام فاتح، نەخشە سازی بەرێک دیاری جەمال، چاپ چاپخانەی وەزارەتی ڕۆشنبیری، تیراژ 1000 دانە، ژمارەی سپاردن 934 ساڵی 2005 وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. ئەم کتێبە لە دووتۆی 88 لاپەڕەی قەبارە مامناوەندیدایە لە خوێندنەوەی پێشڕەو. کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. گرنگی ئەم کتێبە. پێشەکی ڕەگەزی مرۆڤ هەرگیز لەو خراپە ڕزگاری نابێت مەگەر ئەوانەی بەڕاستی فەیلسوفن دەسەڵاتی سیاسی بگرنە دەست و ببنە فەرمانڕەوا یان فەرمانڕەوایان و دەسەڵاتدارانی شار خۆیان بدەنە فەلسەفە و ببنە فەیلسوفی ڕاستەقینە. ئەفڵاتون پاش مەرگی سوخرا دوای گوت: ئەفڵاتون ئەو فەیلسوفەی کە ساڵی 428 پێش زاین لە دوورگەی ئەسینا لەدایک بوو، جیهان شانازی پێوە دەکات. زۆرە نەوانەی قسەیان لەسەر فەلسەفە کردووە و ناو نراون فەیلسوف، بەڵام لەناو ئەوانەدا وەکو ڕیچارد کراوت دەڵێت ئەفڵاتون یەکەم بیریار نییە وشەی فەیلسوفی بدەینە پاڵ، بەڵام ئەو زۆر خود ئاگایانە زانیوێتی چۆن دەست بداتە فەلسەفە. بەم شێوەیە دەتوانین بڵین ئەفڵاتونی فەیلسوف و فەلسەفەکەی ئەفڵاتون چەند ڕەهەندی لە خۆ گرتووە و بەدوای سوقرات گەورەترین فەیلسوفی یۆنانی کۆن سینەیەکی گەورە لە پاڵ ئەرستۆی خوێندکاری ئەفڵاتون پێکدێنن. بەتایبەتی ڕۆڵی ئەفڵاتون لە بابەتەکانی میتافیزیکیا، ئەبسمۆلۆژیا، ستاتیکا، فەلسەفەی سیاسی و تیۆری ئایدیاییدا کە زۆر قوڵ و کاریگەرانە پێی پێبردون و قسەی لەسەر کردوون. لەگەڵەوەشدا ناکرێت نقۆڵیلەوە بکرێت کە فەلسەفەکەی بناغەیەکی عەقڵانی تری بە مەسیحیەت بەخشی و کاریگەری لەسەردانا. تەنانەت ئەم کاریگەریە لەلای نوێنەرانی ئەفڵاتونی ئەفڵاتونیەکان و نوێی ئەفڵاتونی وەک پلۆتینۆس و ئەگۆستین دەردەکەوێت. یەکێکی تر لە تێزە فەلسەفەکانی ڕۆڵ و کاریگەری ئەوە لەسەر عەقڵ و ڕوح بەو شێوەیە دەڵێت ڕۆحی ئادەمیزاد لە سێ بەشی سەرەکی پێکدێت: بەشی عەقڵانی، چالاکی ڕۆح، مەیل. ئەو دەڵێت کاری عەقڵ ئەوەیە کە بە نوێنەرانی ڕۆح بە سوودوەرگرتن لە ژیری حکومڕانی بکات، بەڵام دەبێ ڕۆح ملکەچی عەقڵ بێت. ئەمەش دەکرێت ئەو کاریگەری ئەفڵاتون بێت لەسەر دیکارت و کانت کە ڕەنگدانەی تەواوی لەسەر تێزەکانی ئەوان هەیە، سەرەڕای کاریگەری لەسەر چەند فەیلسوفی گەورەتری وەک سانت تۆماس ئەکوین. ئەفڵاتون و تێزە فەلسەفیەکانی ئەبسمۆلۆژیا، تیۆری زانین میتافیزیکیا، سەر و واقع، ستاتیکا، هونەری جوانکاری ڕۆڵی لە فەلسەفەی سیاسیدا بە شێوەیەک بووە کە ئیمپراتۆری ڕۆمای خستۆتە ژێر فشارەوە. کاریگەریەم فەلسەفەیە بەسەر ڕەوتی سیاسی ئەوروپاوە دیارە تا دەگات ئەوەی لە ساڵی 387 پێش زایندا یەکەمین ئەکادیمیای زانستی لە ئەسینا کە بە یەکەمین زانکۆ دادەنرێت لە مێژوودا دروست دەکات و دەبێتە یەکەمین مۆدێل و باڵاترین مۆدێلی فەلسەفەی هاوچەرخی خوێندنی مۆدێرن و هەر لەژێر کاریگەری ئەفڵاتونیشدا ئەرستۆی خوێندکاری قوتابخانەی لیسئوم لە ئەسینا دروست دەکات. سەرڕای ئەمانات چەند ئاماژەیەکیشان کە ئەفڵاتون بەتەنها نەکەوتۆتە ژێر کاریگەری سقڕاتەوە، بۆ پێیجگە لە فەلسەفە لە ئەدەبیاتی ستاتیکیشدا کارەکانی بە بەرهەمی گەورە و جاویدانی دەژمێردرێن و ئەوەش بەڵگەنەویستە بۆ ئەو بۆشایی لە پاش سەپاندنی مەرگ بەسەر سقڕاتدا لە ساڵی 399 پێش زاین بە بیانی دەرچوونی لە نەرمی دین و هەندانی لاوان هاتەکەهەوە. تەنها ئەفڵاتون توانی پڕی بکاتەوە. یەکێکی تر لە تیۆرەکانی ئەفڵاتون تیۆری ئایدیایە، دیمەن، کە پێی وایە هەرچی شتێک ئێمە لە ئەزموونی ڕۆژانە و دەوروبەرماندا تێدەگەین و بەکاری دێنین تەنها دیمەن و ڕوخسەری ڕواڵەتین، نەک بوون و واقع و ئەمەش دواتر مشتومڕێکی زۆری لە نێوان هەردوو فەلسەفەی ماتریالیزم و ئایدیالیزمدا خستەوە. ناکرێت ئەوەش باز نەکەین کە هەرکەم لە نیچە و هایدگەر بۆ چوونێکی دژیان لەسەر فەلسەفەی ئەفڵاتون هەیە، بەو شێوەیە کە ئەفڵاتون کەوتۆتە ژێر کاریگەری ڤیزاگۆرس و وتەکەی کە هەموو شتێک ژمارە و نەگۆڕە. سەرنجام ساڵی 347 پێش زاین ئەفڵاتون لە تەمەنی 81 ساڵیدا مرد. کارەکانی لە پاش خۆی زۆرن، بەڵام کۆمار بەناوبانگترینیانە کە تێیدا دەپرسێ دادگەری چییە؟ ئازادی ڕەها چۆن دابین دەکرێت؟ تیۆری فیمینیزم، کۆنتڕۆڵی زاوزێت، چین. لەم کۆمارەدا قسەیەک لەسەر پارە و سامان و دارایی نییە، ژن و مێردایەتی وجودی نییە. ئەوەش بۆ چوونی سەردەمە سەبارەت بە ڕەهایی ئازادی و ئازادیەکان و مناقەشەکانی ماتریالیزم. وەرگێڕانەکەی هاوڕێم ڕێباز مستەفا ئاشنایی بە ئەفڵاتون یەکێکە لە وەرگێڕانە جوانەکانی تری، بەتایبەت ئەفڵاتون کە بۆ کتێبخانەی کوردی
زۆر بە ئەهمیەتە و هیوادارم ئەو پێداچوونەوەی من ئەو پێشەکیە کورتە زانیارێک بداتە خوێنەر و خزمەتێکی باشتر بە کتێبەکە خوێنەر بکات. ئەنوەر حسێن 3/11/2005. ژیان و بەرهەمەکانی ئەفڵاتۆن. ئەفڵاتۆن لە یاری ململانێ و تێکوەرانەکردندا کەسێکی بەناوبانگ بوو. ئەو ناوەی کە ئێمە ئەمڕۆ ئەوی پێدەناسینەوە و ناسناوێکە کە لە مەیدانی پێشبڕکەی تێکوەرانەکردندا پێی دراوە. وشەی ئەفڵاتۆن واتە پان یان ساف و پێدەچێت لەو بوارەدا مانەی یەکەمیان مەبەست بێت کە ئاماژەکردن بوو بە شانەپان و پۆڕەکانی ئەفڵاتۆن، یان وەک ئەوەی کە هەندێک لە سەرچاوەکان جەخت دەکەنەوە نێوچاوانی. ئەفڵاتۆن کە لەدایک بوو لە ساڵی 428 پێش داین ناوبرا بوو ئاریستۆکلیس. ئەو لە ئەسینا یان لە دوورگەی ئەگینە کە دروست کەوتۆتە 12 میلی کەناری ئەسینان لە کەنداوی سارۆنیک چاوی بەجیان هەڵێنا. ئەفڵاتۆن لە یەکێ لە بنەماڵە گەورەکانی ئەهلی سیاسەتی ئەسینا چاوی کردبەوە. باوکی ئاریستۆن لە تۆرۆمەی کدروس دوایین پاشای ئەسینا و دایکی لەنەوەی سۆلۆن یاسادانەری گەورەی ئەسینایی بوو. وەکو هەموو کەسانی کە ئەندامی زیرەکی خێزانە سیاسیەکانن، یەکەمین دەسەڵاتخوازی و بەرزەفڕیەکانی ئەفڵاتۆن لە بوارگەلی تری جگە لە سیاسەت دەرکەوت. ئەو دووجار لە یاریەکانی تەنگەدا ئەو پێشبڕکیانی کە لە تەنگەی کۆڕنێتی یۆنان ئەنجام دەدران خەڵاتی تێکوەرانی بۆ خۆی دەستەبەر کرد. بەڵام پێناچێ هەرگیز خەڵاتێکی لە یاریەکانی ئۆلۆمپیکدا لە ئۆلۆمپیاد بەدەست هێنابێ. لە جیاتیدا ئەفڵاتۆن کەوتە کار تاوەکو ببێتە شاعیرێکی گەورەی تراژیدی نووست، بەڵام نەیتوانی لە هیچ یەک لە پێشبڕکێ گرنگەکان سەرنجی داوەرەکان بۆ لای خۆی ڕابکێشێ. دوای ناومێد و ناکامبوونی لەوە دەستهێنانی میدالیای زێڕینی و پێشبڕکێکانی ئۆلۆمپیک یان دەستەبەرکردنی خەڵاتێک کە لە یۆنانی کۆندا هاوسەنگی خەڵاتی نۆبڵی ئەم سەردەمە بوو، کەم و زۆر ڕەزامەندیدا کە تەنها ببێتە پیاوێکی دەوڵەتی. دواتر وەکو دوایین سەرڕۆی سەردەمی لایەتی بڕیاریدا کە شانسی خۆی لە بواری فەلسەفەدا تاقیب کاتەوە و کەوتە ڕێ تا گوێ بە وتەکانی سوقرات ڕادێرێ. ئەفڵاتۆن هەر لە یەکەم بینینیدا دڵبەستەی سوقرات بوو. ئەو لەو کاتەدا بۆ ماوەی 9 ساڵ ئامادەی دەرس و وتارەکانی مامۆستاکەی خۆی بوو تا و شوونەی توانای هەبوو. ئەندێشەکانی سوقراتی لە نێو زێهن و مێشکی خۆیدا دەچەسپاندن. شێوازی فێرکردنی سوقراتی کە خەسڵەتێکی نەبەردانەی هەبوو، خوێندکارەکەی خۆی ناچار کرد کە لە هەموو توانا و ئامادەی عەقڵیەکانی خۆی بدۆزێتەوە و لە هەمان کاتدا ڕوانگەی ئەوی بەڕووی بوارە نەدۆزراوەکانی بابەتی فەلسەفەدا کردەوە. سوقرات بە شێوازێکی جێگیر لەسەر بنەمای پێوین و گفتوگۆکردن دەرسی بە خوێندکارەکانی دەدا. شێوازێک کە تیایدا بابەتە جێباسەکە هێواش شرۆڤ و پێناسە دەکرا. ئەو شێوازە بە دیالێکتیک بەناوبانگ بوو کە لە وشەیەک لە زمانی یۆنانی کۆندا بە مانای وتوێژ جیابوونەوە. دیالێک واتە زاراوەیان شێواز و زمانیش لە هەمان ئەو چاوگەیە. سوقرات بەرامبەر خوێندکارەکەی خۆی لە هەفپەیویندا هان دەدا کە پێناسەیەک لە بابەتێکی دیارێکراودا بخاتە ڕوو، اینجا دەستی دەکرد بە خستنەژێر پرسیاری ئەو پێناسەیە و وردەکاری و پشکنینی. کەم و کورتی پێناسەکەی دەدۆزیەوە، خاڵە پۆزەتیڤەکانی دیاری دەکردن، زیادکردن و کەمکردن و هەموارکردنی تیادا پێشنیاز دەکرد. پانتایی بابەتەکەی فراوان دەکرد و بەو شێوەیە دەچوە پێش. وێناکردنی ماهیەتی زۆر نوێ و تازەی ئەو شێوازە کە بە قوڵی پشتی بەستە بوو بە عەقڵ بۆ ئێمە کارێکی سەختە. فەلسەفە بەر لە سوقرات یان هیچ سەرۆکاری بە عەقڵەوە نەبوو یا پەیوەندێکی زۆر کەمی لەگەڵدا هەبوو. پێش سوقراتیەکان زیاتر حەزیان لە باس و مشتومڕکردنی بابەتگەلی وەک بوون، گەوهەری میتافیزیکی، هەموو بوونەوارەکان یان ماهیەتی بنچینەی خودی جیهان بە وردبوونەوە لەو بارەی کە جیهان بۆی هەیە لە ئاویان ئەتۆمەکان پێک هاتبێ هەبوو. هەندێک لەو بەڵگە و دیاردانە یان ئەو ناوەڕۆکە جێسەرنجە لێڵ و پەرش و بڵاوانە بە سنگ فراوانیەوە بەو شێوەی کە ئەوان پێی گەیشت بوون بە چەشنێکی سیر دروست بوون. بەڵام سوقرات بوو کە بۆی دەرکەوت فەلسەفە ناتوانێت لەو ڕۆڕەوەدا هەنگاو بنێ و بچێتە پێشەوە. فەیلسوفەکان بەر لەوە جێی گاڵتە و مای پێکەنین بوون، بەڵام هیچ بیانوێک نەبوو کە فەلسەفە تا و ئاستەدا ببەزێ. ئەگەر بڕیار وابوو بێ بیرکردنەوەی فەلسەفی لەو حاڵەتە گاڵتە ئامێز عەقڵیە یان دیسان خزانەوە نێوردبوونەوە لە پرسی ئاینی کە لەوە سەرچاوی هەڵگرتە بوو دەرباز بکرێ، ئەوە پێویستی بە تێڕوانینێکی ورتر یان تراژیدیانەتر هەبوو. شێوازی دیالێکتیکی سوقرات ئەو پێویستی هێنایەتی ئێستا بە بەرەکەتی زیاتر لە 2000 ساڵی بیرکردنەوە و قوڵبوونەوە و پێداچوونەوە بە پرسەکان دەتوانین ئەو شێوازە بە پێشەنگی لۆژیک بزانین کە ئەرستۆ خوێندکاری ئەفڵاتۆن سەدەیەک دواتر نزیکەی ئەوەندە بنیاتینا. داهێنانی سوقرات و تێگەیشتنی خوێندکاری ئەو ئەفڵاتۆن لەو شێوازە نیشانەی قۆناغێکی چارەنووساز بوو لە گۆڕانی فەلسەفەدا بۆ دەرکی تەواوی ئەو پێشکەوتنە.
تەنها ئەوە پێویستە باسێکی جددی عەقڵی وێنە بکەین کە تێدا هیچ هەوڵێک لە هۆ بەڵگەکاری بوونی نەبێ. ئەفلاتۆن گەرچی پیشەی ڕاستەقینەی خۆی دۆزیبەوە، لەگەڵەوەشدا کەڵکەڵەی ئەوەی کەوتووە سەر کە بەرەو ڕابردووی ناکامانەی خۆی بکەڕێتەوە، پێ بنێتە نێو دنیای سیاسەت. خۆشبەختانە ڕەفتاری دەوڵەتداری ئەسینایی وایان لێکرد کە واز لەو کارە بێنێ. کاتێک کە دوای جەنگی پلوپۆنزی 3 کەسی سەرکەش و خاوەنتوانان دەسەڵاتیان گرتە دەست، دوان لە ڕێبەرانیان کریتیناس و خارمەیدس لە خزمە نزیکەکانی ئەفلاتۆن بوون. حکوومەتی ترس و تۆقاندن بە دوای هاتنە سەرکاری ئەوان دروست بوو، دەیتوانی ستالین یان میکاڤیلێکی لاو دروست بکات. بەڵام لەگەڵەوەشدا ئەفلاتۆنی نەخستە ژێر کاریگەری خۆیەوە. دوای ئەوەی کە دیموکراتەکان گەیشتنە دەسەڵات، مامۆستای خۆشەویستی ئەفلاتۆن واتە سقڕات بە تۆمەتگەلی ساختەکاری بێدینی و بۆ گەنکردنی لاوان دادگایی کراو بە مردن حکم درا. دوای ڕووداوە دیموکراسی لە دیدی ئەفلاتۆن دووچاری هەمان کێماسی هەڵە و چەوتیەکان بووەوە کە لە سەردەمی حکوومەتی زۆردارانە هەبوون. پەیوەندی نزیکی ئەفلاتۆن لەگەڵ سقڕات ئەوی خستە نێو هەڵوێستێکی ترسناک و ئەفلاتۆن بە ناچاری بەرژەوەندی خۆی لەوە دابینی کە لە ئەسینە بار بکە و بڕوا. بەم شێوەیە گەشتەکانی ئەفلاتۆن دەستیان پێکرد کە 12 ساڵان درێژیان کێشا. ئەو دوای ئەوەی کە لە کۆڕی مامۆستاکەی خۆیدا هەرچی کەتوانی بووی فێر بوو، ئێستا لە کۆڕی جیهانیدا خەریکی کۆکردنەوە بە دەستێنانی زانست و زانیاری بوو. بەڵام لەو ڕۆژگارەدا جیهان ئەوەندە فراوان نەبوو. ئەفلاتۆن لە قۆناغی دەستپێکی تەراوگەی خۆیدا بە هاوڕێتی براتەری خۆی ئەقلیدۆسی میگارایی تەنها 20 میل لەولاتر لە میگارە سەرزەمینی دراوسەی ئەسینە سەرقاڵی خوێندنەوە و لێکۆڵینەوە بوو. ئەو ئەقلیدۆسە هەمان ئەقلیدۆسی زانەی ئەندازە و ناودارانە نەبوو، بەڵکو لە خوێندکارە دەرینەکانی سقڕات بوو کە بەهۆی دیالکتێکی وەربینانەی خۆی ناوبانگێکی بۆ خۆی پێکەوە نابوو. ئەقلیدۆس ئەوەندە خولای سقڕات بوو کە بە جل و بەرگ و ڕواڵەتی ژنانە هاتبووە قەڵەمڕەوی ئەسینە کە ئەو دەم لەگەڵ میگارادا دوژمنایەتی هەبوو تاوەکو لە مەراسیمی ناشتنی مامۆستای خۆیدا ئامادە بێت. ئەفلاتۆن ماوەی 3 ساڵ لەگەڵ ئەقلیدۆس لە میگارە مایەوە، دواتر بەرەو کۆرنا کە کەوتۆتە باکووری ئەفریقا کەوتەڕێ تا لەگەڵ تیۆدۆرۆس ماتماتیکزان بە خوێندنەوە و لێکۆڵینەوە خەریک بێت. دوای ئەو ماوەیەوە پێدەچێت کە ئەفلاتۆن گەشتێکی بۆ میسر کردبێ. بە پێی ڕیوایەتێکی بەهێز لەو ماوەیەدا کەڵکەڵی ئەوەی کەوتە سەر دیدار لەگەڵ ژمارەیەک لە مۆخەکان لە ناوچەکانی ڕۆژهەڵات لە جێگایەکی دوورەدەست واتە لە کەنارەکانی ڕووباری کەنگ کۆتایی پێهێنا. بەڵام ئەو چیرۆکە پێ ناچێت ڕاست بێت. ئەفلاتۆن ڕەنگە لە کاتی نیشتەجێبوونی لە میگارە لە ماوەی هەڵوێستەکردنێکی لە گەشتەکانیدا یەکەمین بەرهەمەکانی خۆی کە ئەمڕۆ لەوە لە بەردەستمانە نووسی بێت. ئەو بەرهەمانە لە قاڵبەی گفتوگۆدا نووسراون و زۆر لە ژێر کاریگەری کەسێتی و ئەندێشەی سقڕاتدان. لەگەڵەوەشدا ئەفلاتۆن سەر لەبەر نەکەوتۆتە ژێر سێبەری سقڕات. ئەو هەفپەی بینانە دروستکراوی مێشکی بیرمەندێکن کە بە ترۆپکی هەرە بەرزی پێگەیشتن کەماڵ گەیشتووە و جگە لە فەلسەفە لە پانتایی ئەدەبیاشدا بە بەرهەمی مەزن دەژمێردرێن لە بەشێکی زۆری ئەو هەفپەی بینانەدا سقڕات وەک کەسێتی ئەسڵی دەردەکەوێت. ئەندێشەکانی خۆی دەخاتە ڕوو ئەو لە سیمای کەسێکدا کە بەرامبەرەکانی دووچاری تووڕەبوون دەکرد، مرۆڤێکی باڵادەست، بەڵام دوجار مایڕێز و خۆشەویستی و ئاوێتێکی ئاڵۆز لە کەسێکی گاڵتەباز و قەدیج خۆی دەنوێنێ و دەردەکەوێ و بەو شێوەیە کاریگەرێکی زۆر لە دوای خۆی جێدەهێڵێ. لانی کەم 3 بۆرگا لە فەیڤینە سەرەتایەکانی ئەفلاتۆن، بەرگرینامە و کریتۆن و ئۆتیفرۆن لەگەڵ هەفپەیوینی فایدۆن کە لە ڕیزی بەرهەمی دواتری ئەفلاتۆندایە تایبەتن بە دادگاییکردن، دواڕۆژەکانی زیندان و سەرنجام مەرگی سقڕات. ئەو ڕووداوانە کارەگەریی قوڵیان کرد بۆ سەر ئەفلاتۆن و ئەو وێنانەی کە ئەفلاتۆن لەوانە دەیخاتە دەست بە هاوتای هۆملێت و دۆزەخی دانتە لە ئەدەبیاتی ڕۆژاوا دەژمێردرێت. بەرگرینامە دادگاییکردنی سقڕات و بەرگری فەیلسوفی 80 ساڵە لە خۆی لە بەرامبەر خەڵکی ئەسینە وێنا دەکات و وتەکانی سقڕات بێ زیادەڕۆیی وەکو بەرگریکردنێکی یاسایی یا تەنانەت ڕازیکەرانە مای قبوڵ نین. سقڕات زۆر بەبێ بایەخ و سوگرتنەوە ڕوبەڕی ئەو تۆمەتانە بووەوە کە درابوونە پاڵی و چووە سەر بابەتگەلی سەرنجڕاکێشتر. وەکو پرسەی کە چما ئەو بەزانە دانرابوو، ئەو ڕای گەیاند کە ژیانی تەنها لە پێناو ڕۆڵێک یان ئەرکێکدا دەخولێتەوە کە سروش دلفی کە سقڕاتی بەزانەترین ئادەمیزاتی سەرگۆی زەوی وێناکرد بوو پێڕاگەیاند بۆ سقڕات سەرەتا قسەی سروش دلفی بە گومانەوە تەماشا کرد بوو، چونکە ئەوە هیچ شتێکی نەدەزانی. بانگەشەیەکی نمونە سقڕاتی بۆیە دەستی کردبوو بە پرسیارکردن لەوانی تر
کە بە زانایی ناوبانگی دەرکردبوو بۆیان دەرکەوتبوو کە ئەوانیش هیچ نازانن. ئەو نمونەیەکی کلاسیکە لە شێوازی دیالکتیک بەکارهێنانی فەلسەفە بۆ گۆڕینی بیرکردنەوەی سەردەم بە گردێک لە وێرانی. ئەو شێوازە هاوشێوەیەکی سەیری لەگەڵ شڕۆڤەکاری زمانی وینگنشتاین لە فەلسەفەی مۆدێرندا هەیە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەوەی سقڕات وەک دەرز دەیوتەوە زیاتر شێوازێکی فەلسەفی واتە بیرکردنەوەی ڕۆشن و شەفاف بوو تا جۆرێک بێ فەلسەفە ئەو شێوازەی تەنها بە ئەمڕازێک بۆ گەیشتن بەڕاستی نەدەزانی. بەڵکو جگەلەوە وەک چاوگێک بۆ کردداری چاکیش پێی دەڕوانی بە دڵنیای سقڕات لەگەڵ ئەو بانگەشەی سەدەی بیستەمەی وینگنشتاین هاودەنگ بوو کە فەلسەفە تیۆری نییە بەڵکو چالاکیە. دیاڕوانینێک وەها بۆشایەکی بنەڕاتی لە ناوەخنی بیرکردنەوەی فەلسەفی لە خۆیدا جێ دەیەڵێ چارە نووسوا بوو کە ئەفڵاتون دوای سقڕات بێت و ئەو بۆشایە پڕ بکاتەوە. دوای زیاتر لە 10 ساڵ گەشت و گوزار ئەفڵاتون گەیشتە سیسیل و لەوێ چووە سێرکردنی چاڵی گەڕکانی چای ئەتینا. ئەو گەڕکانە بە یەکێ لە شوێنە سەرنجڕاکێشەکانی گەشت و گوزاری ئەو سەردەمە دەژمێردرا و هەر تەنها دیاردەیەکی جوگرافی نەبوو. خەڵک لەو باوەڕەدا بوون گەڕکانەکانی ئەتینا شوێنێکە کە هاوشێوەی جیهانی خوارەوە یان جیهانی مردووەکان و بۆیە سەردانیکردنی ئەوێ وێنەیەکی گشتی پند ئامێز لە ڕەوش و بارودۆخی ژیانی دوایی دەداتە دەستەوە. بەڵام چاڵی گەڕکانی بۆ ئەفڵاتون تەنانەت لەوەش زیاتر سەرنجڕاکێش بوو، ئەویش بەهۆی پەیوەندی گەڕکانی لەگەڵ ئیمپیدۆکلیس فەیلسوف و شاعیری سەدەی پێنجەمی پێش زاینەوە بوو. ئیمپیدۆکلیس خاوەنی توانایەتی عەقڵی ئەوەندە گەورە بوو کە سەرنجام لەوە دڵنیا بووە کە لە نێو ڕیزی خواکاندایە و بۆ سەلماندنی ئەو بانگەشەی خۆی فرەدا بۆ نێو بڵێسە پڕ لە جۆش و هەڵچوانەی چاڵی ئەو گەڕکانەوە. لەو گرنگتر کە ئەفڵاتون لەوێ پەیوەندی لەگەڵ پەیڕەوکارانی فیساگۆرسیش کە لەسەر تاسەری کۆڵۆنەکانی و سیسیل و باشووری ئیتاڵیادا جێگیر بوون گرێدا. دۆزینەوەی پەیوەندی نێوان ژمارە و هەماهەنگی مۆسیقایی لەلایەن فیساگۆرس ئەفڵاتون بەرەولای ئەو باوەڕە ڕێنوێنی کرد کە کلیلی تێگەیشتنی جیهان لە دەستی ژمارەکاندا هەیە. هەموو شتێک دەتوانێت بە پێی ژمارە کە لە هەرێمێکی ئەبستراکتیکی ئەو دیو جیهانی ڕۆژانە جێدەگرێ دیاری بکەیت. ئەو تیۆرە کاریگەرێکی قوڵی خستە سەر ئەفڵاتون و گەیشتە و شوێنەی پێی وابوو واقعیەتی بنچینەی بە شێوەیەکی ئەبستراکت لە مادەیە. ئەوەی کە لە سەرەتا بە شێوەی ژمارەکان لای فیساگۆرس دەرکەوت لە فەلسەفەی ئەفڵاتونیدا بە شێوەی دیمەن بە نمونە یان ئایدیای پەتی کەوتە ڕۆ. هەبێن و بنچینەی فەلسەفەی ئەفڵاتون بریتیە لە تیۆری ئایدیاکان یان دیمەنی ئەو کە لە درێژایی ژیانی خۆیدا دەستی لە پەرەپێدان و ڕێک و پێکردنی هەڵنەگرت. ئەوە بەو مانایە کە تیۆری ئەفڵاتون بە چەندین لێکدانەوە گوزاری جیاجا گەیشتۆتە دەستی ئێمە و بەو تەرزە کەلوپەل و کەرەسەی پێویستی بۆ توێژینەوە و مشتومڕ لەبارەیەوە خستۆتە بەردەستی فەیلسوفانی سەدەکانی دواترەوە. هیچ تێڕەوانینێکی فەلسەفی ناتوانێت لە مەڕمانەوەی خۆیدا ئومێدەوار بێت ئەگەرەوەی کە بوارێکی بۆ باس و مشتومڕ لەو بارەیەوە کە شێوازی پێویستی شیکردنەوە و لێکدانەوەی ئەو تێڕوانینە فەلسەفەت چیە هەبێت. باشترین خستنەڕۆی تیۆری ئەفڵاتونی لە خودی خۆیەوەیە. ئەو ڕەوشە لە فەلسەفەدا هەروەک کە جێیەکانی تر هەمیشە بەرقرار نییە زۆر بەداخەوە. ئەو دەرخستنی ئەفڵاتون لە قاڵبی وێنەکردنێکدا بەرجەسە دەبێت کە زیاتر ئەوە لە پانتایی و بواری ئەدەبیاتدا جێ دەکاتەوە تا فەلسەفە بە کورتی ئەفڵاتون ڕوونی دەکاتەوە کە مرۆڤەکان زیاتر وەک بڵێ لە ئەشکەوتێک ژێرزەمینێکی تاریکدا دەژین. ئەو دەڵێ کە ئێمە لە نێو ئەو ئەشکەوتەدا بە زنجیر بەستراوینەتەوە و ڕوخسارمان ڕۆ دیوارێکی ڕوت و بەتاڵە و لە پشت سەرمانەوە ئاگرێ کراوەتەوە. هەموو ئەوەی کە ئێمە دەیبینین سێبەری جوڵەدارە کە لەسەر دیواری ئەشکەوتەکەدا بەدی دەکرێ و ئێمە ئەو سێبارانە بەشتی واقعی یان ڕاستەقینە لێک دەدەینەوە لە نێو ئەشکەوتەکە ڕابکەین. دەتوانین ئومێدەوار بین کە ڕۆشنایە ڕاستی واقع یان حەقیقەت ببینین. بە زمانێکی فەلسەفی تر ئەفڵاتون لەو باوەڕەدا بوو کە هەرچێک ئێمە لە ئەزموونی ڕۆژانە و دەوروبەری خۆماندا تێی دەگەین پێڵاوەکان کەشتەکان ئەو مۆمەی بۆ مۆر و مۆرکردن بەکاردێنرێ و مرۆڤگەلی بێتام و هیچ ناو پاشاکان تەنها دیمەن و ڕوخساری ڕواڵەتین نەک بوون و واقعیەتی ڕاستەقینە. دنیای ئایدیاکان یان دیمەن یا وێنەن کە ئەو ڕواڵەت و جلیوانە لێەوە سەرچاوە دەگرن. بەم پێیە دەشێ بڵین کە ئەسپێکی ڕەشی دیاریکرا و جلیوە یان ڕواڵەتی خۆی لە ئادیە یان نمونەی گشتی ئەسپ و نمونەی دەشتی وەدەستێنێ. جیهانی مادی کە ئێمە بە یارمەتی هەستی خۆمان دەرکی دەکەین بە شێوەیەکی گشتی مای گۆڕانە لە جیاتیدا چوارچێوە و کەوشەنی گشتی ئایدیاکان کە عەقڵ دەرکی دەکات لە گۆڕانە هاتووە و هەمیشەیە. هەر ئایدیا یان نمونەیەک وەکو ئایدیای گۆیبوون، مرۆڤ،
ڕەنگ، جوانی و نمونەی لەو جۆرە وەک ئۆلگۆ یان سەرمەشقی شتە بچووکەکانی جیهانن، بەڵام شتە بچووکەکان ناتەواوی ناتەواون و کۆپی بەردەوام لە گۆڕانی ئەو ئایدیا گشتیانن. ئێمە دەتوانین بە بەهرەگیری لە بەشی عەقڵانی ڕۆح تێڕوانینی خۆمان سەبارەت بەو ئایدیا گشتانە چاکسازی و هەموار بکەین و کەم بگەینە درککردنی باشتریان. بەم تەرزە ئەم توانایە پەیدا دەکەین لە واقعیەت یان حەقیقەتی بنچینی ڕۆشنای ڕۆژ کە لەودی و ئەشکەوتی تاریکی جیهانی ڕۆژانەی ئەمەدا نزیک ببینەوە. قەڵەمڕەوی ئایدیاکان گشتەکانی خاوەن زنجیرێک پایەیە کە لە دیمەنی بچووکتر لە پایی نەزمدا دەست پێکاوە و بە ئایدیای ئەبستراکی باشتر لە پای بەرزدا لەسەر و هەمویاندا ئایدیای چاکە بەدی دەکرێت کۆتایی دێت. ئەو کاتێ فێر بووین ڕوو لە جیهانی هەمیشەیی لە گۆڕانی باشەکان جوزئیات وەرگێڕین سەرنجی خۆمان بدەینە حەقیقەتی هەمیشەیی ئایدیاکان. ئەو کاتێ فێر بووین ڕوو لە جیهانی هەمیشە لە گۆڕانی باشەکان وەرگێڕین و سەرنجی خۆمان بدەینە حەقیقەتی هەمیشەیی ئایدیاکان، ئەو کات تێگەیشتنمان ئەو توانای پەیدا دەکات کە هێواش بە پلیکانەی زنجیرەی پلە و کاستەکانی ئایدیاکاندا هەڵگەڕێ تا بگات بە بەرزترین پلەی دەرک، واتە دەرکی عیرفانی ئایدیای جوانەکان حەقیقەت و دوجار ئایدیای چاکەکاری. ئەو پرسە ئێمە بەرەو فەلسەفەی ئەخلاقی ئەفلاتون ڕێنوەنی دەکات بە بایەخ و سەرنجدان بە جیهانی باشەکان. دوایین شتێک کە دەتوانین بەدی بکەین چاکەی ڕواڵەتیە، تەنها بە یارمەتی عەقڵە کە ئەو توانای پەیدا دەکەین بەرچاوڕوونیەکی تەواو دەربارەی ئایدیای چاکەکاری کە پلەپایەکی بڵندتری هەیە و دەستێنین. لێرەدا ئەفلاتون ئەخلاقێکی جێگیر لەسەر بنەمای ڕۆژبینی و ڕۆحانی بانگەشە دەکات، نەک هیچ جۆرە پرەنسیپێکی ڕەفتاری دیاریکراو. جگەلەوە تیۆری ئایدیاکانی ئەفلاتون بەهۆی بێبارەیی لە خەسڵەتی پراکتیکیانە کەوتۆتە بەڕەخنە. گوتراوە کە بە بشبەستن بە قسەی خودی ئەفلاتون هەموو ئەوەی وێنای دەکات تەنها ئایدیای جیهانە نەک خودی جیهان. هەندێکی تر وای ڕادەگەێنن کە جیهانی ئایدیاکانی ئەفلاتون تەنها لە جیهندا هەیە و پەیوەندێکی زۆر کەمی بۆ جیهانەوەیە کە ئەو ئایدیانی لێوە بەرهەماتون. لەلایەکی دیکە سروشتی لە بنچینە بەرز یان سروشتی فەلسەفە ئەو توانە و قابلیەتی هەبوو کە زۆرێک لە ئەندێشەکانی دواتر ببنەمایی پەسەند و قبوڵی مەسیحیەت. وەک نمونە تیۆری ئەفلاتون لەبارەی دروستبوونی جیهان لەگەڵ ڕێوایەتی دروستبوون قەلیقەت لە ڕوانگەی یەهودی مەسیحی هاوڕا و هاوشێوە بوو. بە قسەی ئەفلاتون باوکو دروستکەر ئافریدەیەکی زیندوو جۆڵەداری لە شێوەی خوایانی نەمر دروست کرد. کاتێک ئەو سێری ئەو ئافریدەیی دەکرد زۆر شادمان و دڵخۆش بوو، وای بە باشزانی تەنانەت زیاتر لە ئەسڵەکە بچێت. لەو ڕۆ کە ئەسڵ یا سەرمەشقی ئەو ئافریدە نەمر و هەمیشەی بوو، هەوڵیدا تا دەکرێت جیهان نەمرانە دروست بکات. بەم شێوەیە دیمەنێکی جوڵەداری لە نەمریدا ئافراند. ئەو کات کە ئەو ئاسمانی چێکرد ئەو دیمەنەی نەمرانە بەڵام جوڵەدار و هاوجود لەگەڵ ژمارەکاندا دروست کرد. ئەمە جیاوازە لەگەڵ نەمریدا کە تاقانە و بێجوڵەیە. ئەو دیمەنە جوڵەدارە هەمان ئەو شتەیە کەمە پێی دەڵێن زەمان، ئەوەی کە لەو تابلۆیەدا دەردەکەوێت تا ڕادێک هاوشێوەی دەنگدانەوەی ئەبستراکتە لە سفری دروستبوونی تەورات کە نزیکەی 800 ساڵ بەر لە چەمکی فیزاکۆرس ئەو تابلۆیە سەرچاوی لێوەرگرتووە نووسرابوو. لەگەڵەوەشدا ئەو دەرخستەی کە ئەفلاتون لێرە لە زەمان دەیخاتە ڕوو، دیمەنێکی جوڵەدار لە نەمری باڵاتر لە دەستخستنی ئاینی قوڵ و زیاتر لە دەرخستنێکی بێئەندازە جوانە. ئەو دەرخستنە تیۆرێکی فەلسەفەی ناوەڕۆکدار پڕ بەهایە. دەرخستنی ئەفلاتون لە زەمان کات بە شێوەیەکی مای قوڵ جیهانی ژمارەی بەشەکان کە ئێمەی تیادا دەژین لەگەڵ یەکێتی هەمیشەیی جیهانی ئایدیاکان پێکەوە دەبەستێتەوە. کات هەمیشەیەکێ لە ئاڵۆسترینی چەمکەکان بووە کە فەیلسوفەکان سەرۆکاریان لەگەڵدا هەبوو. ئەمە ئەو چەمکە لەو چەمکانەیە کە کەمترین سوود و قازانجی هەبوو بێ. هەمومان دەزانین زەمان چییە و زەمان ئەوە لەو لاوە بوەستەیە کە ئێمە چی لەبارەوە دەڵێن. بێ ڕاوەستان لە ڕەوت و ڕەودایە. هەمومان پێمان وایە کە دەزانین زەمان چییە، بەڵام بەڕادەیەک دژوارە سەختە کە بە گوزارشت و دەربڕینێکدا وێنەی بکەین کە بێمانە بۆ نمونە زەمان بریتیە لە بەردەوامێکی یان بێ ناوەڕۆک و بێمایە. بۆ نمونە زەمان لە ڕووبارێک زیاتر نییە کە من بۆ ڕاوەماسی دەچمە نێوێەوە تارۆ شاعیری ئەمریکایی نەبێت. دەرخستنی ئەفلاتون سەبارەت بە زەمان وێناکردنێکی شاعرانە و فەلسەفەی دەستی یەکەمی بوو کە نەک هەر کۆک بوو لەگەڵ تیۆری ئایدیاکانی ئەو، بەڵکو جگەلەوە وەکو کۆڵەکەی بنچینی بەشە بچووکەکانی ئەو تیۆرەی پێکەوە پەیوەست دەکرد و یەک پارچەی دەکرد. بەرجەستە بوو دەرکەوت. ئەو دەرخستنە چەرخێکی بەجێ ورد و ناودیارکراوە کە جوڵەیەکی هەموو بەشەکان وەک گشتێک دەخاتە جوڵەوە. بەڵام لەگەڵەوەشدا ئەو وێنە
میکانیستی و تیژبینانە وردبینانە نییە، چونکە جیهانی ئایدیا ئابستراکەکان جوڵە و گۆڕان لە خۆ ناگرێ و بەدەستی زەمان ناکەوێتە جوڵەوە. لە ڕۆژگاری ئەفلاتۆن تاوم ڕۆژ ژمارەیەک بە پەنجەی دەست دەژمێردرێ دەرخستنێکی جیاوازیان لەبارەی زەمان خستۆتە بەردەست. 7% لە ڕۆژگاری ئەفلاتۆن تێپەڕی تا ئەوەی ئەگۆستینی کەشیش تیۆرێکی خستە ڕوو کە لە هێز و بەرجەستەیدا هاوتای تیۆری ئەفلاتۆن بوو. بە بڕوای ئەو زەمان تەنها ڕووی زیهنی بنەڕەت یان زیهنی دیدی ئێمەیە بۆ جیهان. ئەو تیۆرە لە بنچینەدا هەمان تیۆری ئەفلاتۆنە کە سیمای دەرونی یان زیهنی بەخۆ گرتووە. لە ماوەی 15% لە ڕۆژگاری کەشیش ئەگۆستین تێپەڕیوە تەنها هەر دەرخستنی کانت سەبارەت بە زەمان هاوشێوە و هاوسەنگی تیۆری کەشیش ئەگۆستنە. ئەو دەرخستنەش خەسڵەتێکی زیهنی هەیە. ئەمە لە کاتێکدا کە بەڕوانین وا پێدەچێ کە زەمان ئاوانیە. کانت لە بنەڕەتدا لەو باوەڕەدا بوو کە زەمان بەشێکە لە دەستگای تێگەیشتنیدا ئیدراکی ئێمە کە لە ڕێگەی ئەوە جیهان درک دەکەین. دەستگای تێگەیشتنی ئێمە وەکو چاویلکەیەکە کە هیچ کات لە چاوی خۆمانی ناکەینەوە. لەگەڵم هەمووەشدا ئەوە دەرخستنی ئەفلاتۆنە کە هێشتا لە هەموو تیۆرێکی تر زیاتر لەگەڵ تازەترین تیۆرە زانستیەکانی بواری زەماندا پێشبڕکێ دەکات. ئەو کاتی کە دروستکەر واتە پەروەردگار ئاسمانی خستە سەر پێ ئەوە وێنەی نەمرانە بەڵام جوڵەڵدار بە پێی ژمارەکان دروست کرد. بە واتایەکی تر زەمان و جیهان هاوکات دروستبوون ئەو قسەیە لەگەڵ تیۆری تەقینەوەی گەورە تیۆرێک کە بە گوێرەیەوەیە تەقینەوەیەکی گەورە بۆتە هۆی فۆرمەڵەبوونی جیهان. کۆکە تیۆرێک کە دەڵێت ئێمە ناتوانین لە پێش تەقینەوەی گەورە قسە بکەین چونکە لەو کاتەدا زەمانێک لە کاردا نەبووە. زانست و فەلسەفە ئەو ڕێگەیان کە لایەنەوە لە جیهان بڕوارڕێ کە لە بنەڕەتدا لەگەڵ یەکتر جیاوازن. ئەم دوانە واتە زانست و فەلسەفە بێ چەندوچوون لە یەک جیهان، وەک چۆن بەرناردۆ ماندویل دەڵێ یەکێک لەگەڵەوەی کە هەیە سەرۆکاری هەیە و ئەوەی دی دەپرسێ بۆچی وهایە. بەم پێیە ئەو کاتێک کە زانست و فەلسەفە پێکەوە سازان و ڕێککەوتن هەمیشە دڵنیاکەرانەیە. کاتێکیش کە فەلسەفەی جێیپاس پەیوەست بێ بە قۆناغێک لە زانست کە تیایدا بەهێزترین فۆرمی ئەنێژری جوڵەدار هێزکاری کۆیلەکان بوو تاکە کارێک کە بشێ بکرێ ئەوەیە کە پەنجەی سەرسومان بگەزین. ئەفلاتۆن و دەمەی لە سیسیل بەسەری دەبرد دۆستایەتێکی گەرم و دڵسۆزانەی لەگەڵ دیۆن ژنبرای دینۆسیۆس فەرمانڕەوای سیراکۆس پەیدا کرد. دیۆن دۆستە تازەکەی خۆی بردە لای دینۆسیۆس ڕەنگە بۆ ئومێدا بۆ ئەوەی برد کە پۆستێکی وەکو فەیلسوفی نیشتەجێی دەربار بۆ دەستەبەر بکات. بەڵام ئەفلاتۆن هەرچەند گەشت و گوزاری زۆری بۆ گۆشە و کەناری دنیا ئەنجامدا بوو تا ڕادەیەکی زۆر هێشتا هەروەک ئەرستۆکراتێکی ئەسینایی مابەوە و دابوونەریتی تەنگبینانەی دەرباری سیراکیۆسی نەکەوتە بەر دڵ و سەرنجی ڕانەکێشا. دینۆسیۆس پلەدارێکی لەشکری و فەرماندەیەکی زۆردار بوو کە لە ئەدەبیشدا خۆی بە ئەدیبێکی بەرزەفڕ دەزانی و پێی وا بوو یەکێک لە دوو هاوسەردەمەکانی خۆیەتی. ئەو دوو ژنی بەناوەکانی دۆریس و ئاریستۆماخ بە یەک ڕۆژ خواستن و کرد نیەبووکی یەکشەوە پێکەوە هارمۆنی دەکردن. کاتی ئەفلاتۆن هاتە نێو کۆڕی دانیشتنی ئەوێ وا پێدەچێ ڕەوشەکە ئارام بوو بێ. بە لەبەرچاوگرتنی وێناکردنی ئەوە ڕەوش و بارودۆخەکە زۆر خۆشتر هەستی پێدەکرا تەنانەت ئەگەر ئەو بشڵێ زەوق و سەلیقە و پەسەندکارەکانی کۆمەڵگەیەکی عەقڵامەند بە خواردنی ئیتاڵیدا هیچ شتێکم نەبینی کە من ڕازی بکات. جێک کە بەختەوەری وای لێکدرایەوە کە ڕۆژی دووجار تارەب دەبێ خواردن بۆ خۆی و شەوان هەرگیز بە تەنێ نەخەوی. وەک دەردەکەوێ ئەمانە بەلای ئەفلاتۆنی تەمەن 40 ساڵ شتگەلێکی زۆر پڕۆپوچ و ماندووکەرانە بوون. ئەفلاتۆنێک کە سەختگیریە ئەسینایەکەی هەرزوو تووڕەیی دینۆسیۆسی وروژاند. دینۆسیۆس لە سەرەتای تەمەنیدا لە پۆستی نووسەرەی لە دەستگای ئیداری دەوڵەتی دەستی بەکار بوو. بەڵام هەر لەو دەمەدا توانی دەرەوشاوی شیعری تیا بەرجەستە و بەرچاو بوو. ناوبراو دواتر لە سەربازیەکانی یەک بە دوای یەکدا بەڕی بوون و لە هەمان کاتدا چەند تراژیدیایەکی بە شیعر هۆنی بوونەوە کە بەهایەکی بێهاوتایان هەبوو، وەک هەموو ئەفسەرانی بەرفەرمانی ئەو گەواهی ئەو دەدەن. دینۆسیۆس دوای گەیشتن بەدەسەڵات بە زنجیرەیەک فتوحاتی دەڕەندانە سیراکیۆسی بۆ بەهێزترین شاری یۆنانی لە ڕۆژاوی ئیتاڵیا گۆڕی. ئەسینایەکان بۆ هەموارکردنی پەیوەندی دیبلۆماتیانە دینۆسیۆسیان دڵنیا کردەوە کە شانۆنامەکەی لەژێر ناوی فەیدیە هیکتۆر لە فیستیڤاڵی لێنا خەڵاتەکەی بۆ خۆی بردووە. دینۆسیۆس لەو کەسانە نەبوو لە خۆی بۆ شوێنێتەوە من بۆ پیاوێکی سەرخڕی فەیلسوف کەچ بکە کە هەوڵی دەدا پۆستێک لە دەربارەی ئەو بۆ خۆی وەدەست بێنێ. کاتێ کە ئەو ئەفلاتۆن کەوتنە باس و مشتومڕی فەلسەفی یەکسەر یەکەمین پرۆشکەکان ئاشکرا بوون.
ئەفڵاتون لە کاتی مشتومڕدا لە شوێنێک بینی ناچارە هەڵەیەکی ئەندێشەی دینۆسیۆس باس بکات و لەو هەڵەیە ئاگاداری بکاتەوە. دینۆسیۆس بە نەفرەت و بێزارەوە هەواری کرد وەک پیرێکی خڵەفا و قسە دەکەیت. ئەفڵاتون لە وەڵامدا گوتی تۆش وەک فەرمانڕەوایەکی ستەمکار قسە دەکەیت. اینجا دینۆسیۆس بڕیاریدا بە پێی دەربڕنی فەیلسوف ڕەفتار بکە و فەرمانیدا کە بە زنجیر بیبەستنەوە. ئەفڵاتون خرایە نێو کەشتیەکی ئەسپارتی کە بەرەو ئەگینا دەچوو. جێیەک کە فەرمان بە کەشتیوانەکە درابوو ئەفڵاتونی تیادا وەکو کۆیلە بفرۆشێ. دینۆسیۆس بە کەشتیوانەکەی گوت نیگەران مەبە. ئەو بە ئەندازەیەک فەیلسوفە کە تەنانەت ناشزانێ هەندێک سەرچاوە ئەوە دەڵێن کە لەو کاتەدا ژیانی ئەفڵاتون کەوتۆتە مەترسیەوە. بەڵام ئەو ڕاستەی کە ئەو بۆ ئەگینا ڕەوانە کرا لە خۆگری شتێکی ترەوە ئەوە نیشان دەدا کە لەوانەیە ئەو دوورگەیە زێتی لەدایکبوونی ئەفڵاتون بوو بێ نەک ئەسینە. گەڕاتنەوەی ئەفڵاتون بۆ زێدی خۆی وەکو کۆیلەیەک تەواو ئەو جۆرە سوکایەتی پێکردنە بوو کە بۆ دینۆسیۆس تام و چێژی خۆی هەبوو. جگە لەوە دینۆسیۆس دەیتوانی کەم و زۆر دڵنیایی بێ کە دۆستێکی دەوڵەمەندی ئەفڵاتون بناسێتەوە بیکڕێ و بەم شێوەیە خۆی ببێتە ڕێکرد لە بەردەم ئاکامی خراپی دیبلۆماتیانەی ئەو کێشەیە لە پەیوەندیەکانی لەگەڵ ئاسینەدا. نەخشەکەی دینۆسیۆس تەواکو وەک خۆی داینابوو هاتە دی. ئەفڵاتون تووشی ترس و هەراسانێکی پڕ ئازار بووە. بیرکردنەوەی ئەوەی کە ناچار بێت بۆ بوونەوەرێکی زیندوو کار بکەیت بەس بوو بۆ ئەوەی کە دڵی هەر فەیلسوفێکی ڕاستەقینە بخاتە لەرزە. زۆری پێنەچوو کە دۆستێکی دیێرن و دەوڵەمەند ئەفڵاتون ئەنکریس کۆرنیایی ئەفڵاتونی لە بازاری کۆیلە فرۆشانی ئەگینا دۆزیەوە و بە نرخێکی هەرزانی 20 مینە یەکەی دراوی یۆنان ئەوی کڕی. ئەنکریس ئەوەندە لە دیتنی فەیلسوفی هەرزانفرۆشی خۆی شادمان بوو کە ئەوەی بە پارەپولێکی تەواو بۆ دامەزراندنی قوتابخانەیەک ڕەوانی ئەسینا کردەوە. ئەفڵاتون ساڵی 386 پێش زاین پارچەزەویەکی لە باخی ئەکادیمیا کڕی. ئەو شوێنە کەوتبووە 1 میل باکوور و ڕۆژئاوای ئەسینە یان لەو دەوروبەرە و ئەو دی و دەروازەی ئەریایی لە نێوان دیوارەکانی شاری کۆندا. باخی ئەکادیمیا فەزایەکی سەوزە بوو کە لەم لاولەولایدا درەختەکان باڵیان بۆ ئاسمان بەرز بووبەوە و لەژێر سێبەری ئەو درەختانەدا پەیکەر و پەرستگا ئارامیان گرت بوو. لێرەدا لە نێو ڕێوبان و گوزەرگا فێنکەکانی باغ و جۆگە و جۆبارە نەجواگەرانەدا ئەفڵاتون ئەکادیمیایەکی بنیادنا و دەستەیەک پەیڕەوکار و موریدی لە دەوردا کوبوونەوە کە بە بێچاوانەی چاوەڕوانی چەند شنێکیش دەبینران لە نێوانێندا ئەکسیوتیا بوو کە وەکو پیاوان جلوبەرگی دەپۆشی. ئەکادیمیا دەکرێت بە یەکەمین زاکۆ دابدرێ. باخی ئەکادیمیا کە ئەفڵاتون لەوێدا ئەکادیمیایەکی بنیادنا فێرگەی ئەو ناوی خۆی لەوە وەرگرت بوو. بەهۆی نیشتەجەی کەسێکی پێشترەوە ئەو ناوەی بەخۆ دەگرت. ناوی ئەو کەسە هەکادیمۆس قارەمانی نیمچەخوای گومناو لە ئەفسانەی ئاتیکی بوو. بەرهەمم داهێنانی گرنگی هەکادیمۆس ئەوە بوو کە لێرە 12 درەختی زەیتونی چاندووە کە بریتی بوون لە لقەنە نەوڕاستەکانی درەختی زەیتونی پیرۆزی ئەسینە لە ئاکرپۆلس. بەم شێوەیە کاتێک ئەفڵاتون ئەو شوێنەی هەڵبژارد ئەوەی لێکەوتەوە کە تا ئەمڕۆکەش لە سەرانسەری گیانی شارستانیدا یادی ناوی هەکادیمۆس دەکرێتەوە و گوزاریشتی ئەمە لە ناوی ئەو خەمڵاندن و ڕانزاندنەوەی هەموو شتێک بێت. لە کۆلێژە حسابداریەکانەوە بگرێت تا سینەماکان یەکێک لە تیپە وەرزشەکانی تۆپبێی سکۆتلەندی و خەڵاتە ساڵانەیەکان بۆ کەسانی نیمچەخوایی هاوشێوە کە دەستکەوت و بەرهەمی گوماناویان هەبووە. ئەمڕۆکە باخی ئەکادیمیا پارچەزەوێکی وشک و برنگ و پان و بەرینە لە باکوور ڕۆژئاوای ئەسینە. جێک کە بەشەکانی ناوەوەی شار بە شێوەیەکی نەهەماهەنگ و نەهاوسەنگ لە دەوروبەری شاردا پەیتا لە فراوانبووندان. ژێر درەختەکان، ڕۆحی وێزگەکانی ئۆتۆبۆس، بەردەپەرش و بڵاوەکانی سەردەمی کۆن، گۆفەکی زەبڵ و خاشاکی ماڵان کە لێکەڕوو دەکرێنەوە سەر یەک و چەند کورسی و تەختەی لەسەر دانیشتن کە ڕووکاری سەرەوەیان بە دروشم و نووسینی هەمەجۆر داپۆشراوە بەرچاو دەکەون. شوێنی ئەکادیمیا ئەفڵاتون و ئەو ماڵەی کە ئەوی تیادا ژیاوە دەتوانین بڵێین بە دڵنیاییەوە بۆ هەمیشە لە نێو چوون. سەیر ئەوەیە کە خانووەکەی هەکادیمۆس هێشتا هەر لە جێی خۆی ماوە. بنیمیچێک لە ئەرزیر کە مادەیەکی فلزیە و لە زی و نەرمترە وەک دێری ناسەکان بۆ پاراستن دروستیان کردووە، دەتوانی بەردی دیوارەکانی خانووەکە کە لە مادەی گڵی سوورەوەکراون و خراونەتە بەردی دەی بێنەران و هەروە پاشماوەی دیوارەکانی لە خشتی گڵ دروستکراون تەماشا بکەیت. ئەو پاشماوانە کە لە کاتی دامەزراندنی ئەکادیمیا بەدەستی ئەفڵاتون نزیکەی 2000 ساڵ دەبوو دروست کرابوون. وا پێدەچێت
کە هەکادیمۆس خاوەنی توانستێکی سێر و نەمرانە بوو بێت. لەو نێوەدا دروست ئەو دیوە زەویە ڕقانە کە ئۆردوگایەکی نوێی هەبوو کە لە هەلومەرجێکی تیادا بەرقەرار بوو ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ هەلومەرج و ڕەوشی خانووی پێش مێژووی هەکادیمۆس دوای پتر لە 4000 ساڵ هێشتا وەک خۆی ماوە. مناڵانی ئاوارەکە سەریان تاشراوە لە نێو شوێنەکانی نیشتەجێبوونیان وەکو ژوورۆچکەی لە مەقەبا دروستکراو لە نێو گۆماوی ئاوی وەستا و لەژێر تشکی گەرمە و داخی هەتاو لەژێر شەرخەی مێشولاندا سەرگەرم یاریکردن و لە هەمان کاتدا دایکەکانیان لە چکیان بەسەرەوەیە بە شێوەی بازنەی لە نێو زبەڵخانەکاندا دانیشتون و چیر دەدەنە زارۆڕوت و ڕەجاڵ و ڕەش و شینداگەڕاوەکانیان. دادگەری چییە؟ ئەفڵاتونان پرسیارە لە کۆمار بەناوبانگترین بەرهەمی خۆیدا دەخاتە ڕوو. ئەو لەو هەفپەیبینەدا سوقڕات و کۆمەڵێک کەسی تر بۆ ناخواردن لە ماڵی ئەرستۆکراسیانەیەکێ لە خاوەن و زێر و زیوەکان کە ئەو دەم خانەنشین بوو کۆ دەکاتەوە. کاتێک کە سوقڕات جڵەوی ئاخافتن دەگرێتە دەست ئامادەبوانی کۆڕەکە لەسەر ئەو خاڵە ڕێککەوتون کە هەوڵدان بۆ پێناسەکردنی دادگەری ئەنجامێکی نییە مەگەر ئەوەی کە ئەو باسە لە بوار و بیاوێکی فراوانتر واتە لە کۆمەلگادا پێناسە بکەین. بەم شێوەیە سوقڕات دەست بەکار دەبێت تا تێڕوانینی خۆی لەبارەی کۆمەلگایەکی خاوەن دادگەریشی بکاتەوە بەگشتی پەیڤەکانی هەوڵ کە بە پێنووسی ئەفڵاتون نووسراون بەڵام ئەستێرەکەیان سوقڕاتە بەبیر و ئەندێشەکانی سوقڕات دەزانرێن. ئەو ئەندێشانە لە هەفپەیبینەکانی قۆناغی ناوەڕاست و قۆناغی دواییدا گۆڕانیان بەسەردادێ و ئەو ئەندێشانەی کە سوقڕات لەو بەرهەمەدا دەیخاتە ڕوو بەهی ئەفڵاتون لێک دەدرێنەوە. کۆمار باشترین هەفپەیبینە لە نێو هەفپەیبینەکانی قۆناغی ناوەڕاست و ئەفڵاتون لەو بەرهەمەدا لە کاتی خستنەڕووی ڕێنوێنی و ڕێچارەکان بۆ کۆمەلگەیەکی دادگەرانە ئەندێشەکانی خۆی لە بواری بابەتگەلی پڕڕەهەند و فراوانی وەکو ئازادی دەربڕین، فێمینیزم، کۆنتڕۆڵکردنی زاوزێت، ئەخلاقی گشتی و کەسی، ئەوەی پەیوەست دەبێت بە دایک و باوکمان، دەروونناسی، پەروەردە و فێرکردن، خاوەندارێتی گشتی و تایبەتی و زۆر بابەتی دیکە دەخاتە ڕوو. ئەو بابەتانە دروست لە هەمان ئەو جۆرە بابەتانن کە لە میواندارێکی ناخواردنی ئاوا دڵگیردا زەحمەتە بتوانی باسییان لێوە نەکەین و خۆ لە قسەکردن لەسەریان ببوێری. بەڵام هەرزوو ئەوە تێبینی دەکەین کە کۆمار میواندارێکی دڵگیر نەبووە و ئەو کۆمەڵگەیەشی کە پێشنیازی دەکرد ئەوەندە نەدەکەوتە بەردەڵ. دەتوانین بڵین هەموو تێڕوانینەکانی ئەفڵاتون لە بواری بابەتە باسکراوەکان زۆر جیاواز لەو بیرۆڕایانەی کە لەم ڕۆژانەدا هەمومان جگە لە کەسانی زۆر دەمارگیر و کەم سەلیقە باوەڕیان پێ هەیە. لە کۆماری ئایدیای ئەفڵاتوندا نە هەواڵێک لە پارە و دارایی هەیە و نە لە ژن و مێردایەتی مەگەر لە نێو چینەهاژارەکان کە ڕەنگە تەنها ئەوانە ئەو خەڵکە بن شایستەی ئەو شتانە بن. منداڵان یەکسەر دوای لەدایک بوون لە دایکەکانیان وەردەگیرێن و بە شێوەیەکی سۆسیالیستیانە دەخرێنە بەر پەروەردە و فێرکردنەوە. بەم شێوەیە ئەوان دەگەنە شوێنێک کە وڵات، کۆمەلگە و دەوڵەت، حکوومەت وەکو دایک و باوکی خۆیان بزان و هەموو هاودەم و هاوتەمەنەکانیان دەبنە برا و خوشکی ئەوان. تا تەمەنی 20 ساڵی وەرزش و مۆسیقای و ڕوژێنەرانەیان فێر دەکەن. هیچ چەشنە مۆسیقایەکی ئەیونیانی یا لیدیایی ڕێگەی پێنادرێ و تەنها مارشە سەربازیەکان بۆ گۆشکردنی ئازایەتی و ئەڤێنی نیشتیمان ڕێگە پێدراون. هەموو ئەمانە مرۆڤ دەخەنە بیرکردنەوە دەربارەی سەردەمی منداڵەتی خودی ئەفڵاتون. لە پێش ڕاستکردنەوەی ئەم قسێدا دیگۆنز لاتیوس ئێمە ئاگادار دەکاتەوە کە باوکی ئەفڵاتون عەشقێکی سووتێنەرانەی بۆ دایکی ئەفڵاتون هەبووە، بەڵام نەیتوانی ئەو بکاتە هی خۆی. ئەگەرچی ئەفڵاتون بە ئەگەری زۆر بەهێز و نزیک دڵنیایی ڕۆڵەی مەشروعی دایک و باوکی بووە، بەڵام وا پێدەچێت کە دایکی مێردێکی تری هەڵبژارد بێ. دەتوانین بڵین و دڵنیابین بەم تەرزە ڕەنگە مای سەرسوڕمان بێت کە ئەفڵاتون سۆز و عەلاقەیەکی ئەوتۆی سەبارەت بە ژیانی خێزانی خۆی لە خۆیدا هەست پێ نەدەکرد. لە نمونە شاری ئەفڵاتوندا ئەوانەی کە لە بواری پەروەردە و ڕاهێنانی جەستەیی و مۆسیقایی خۆیاندا سوودێکی کەمیان وەرگرت و درک و تێگەیشتنیان کەم بوو، لە تەمەنی 20 ساڵیدا لە بێژنگ دەدران و لەوانەیەندی جیا دەکرانەوە. ئەمانە بۆ ئەنجامدانی کاری نزمتری وەکو دامینکردنی پێداویستیەکانی کۆمەلگا لە ڕێی کشتوکاڵ و کەسایەتی ڕەوانە دەکران. لەو نێوەدا خوێندکارانی زیرەک و نمونەیی لە درێژەی خوێندکارانی خۆیاندا بۆ ماوەی 10 ساڵ سەرقاڵی خوێندن و مۆتاڵەکردنی بیرکاری، ئەندازیاری و ئەستێرەناسی دەبن. دەستەیەکی تر لە شکست خواردووەکان کە ماتماتیک مێشکانی تێکداوە بۆ کاروباری پاسەوانی پاراستت دەنێرترێن. ئێستا تەنها هەژاردەکان دەبێنەوە. ئەوان بۆ ماوەی 5 ساڵ واتە تا تەمەنی 35 ساڵی بوار وەردەگرن کە شانازی مەزنی مۆتاڵەکردنی فەلسەفەیان پێ ببڕێ.
ئەوسا لە ماوەی 15 ساڵ بە وردبوونەوە و شڕۆڤەکردنی کاروباری ژیانی مرۆڤەکان لە جیهانی خاکیدا بە شێوەیەکی زانستی کاری حکوومەت و وڵات بەڕێوە دەبن و هەڵی دەسەنگێنن. لە تەمەنی 50 ساڵیدا ئەمانە بە شایستی فەرمانڕەوایی دەژمێردرێن. ئەو فیلسوفە فەرمانڕەوانە لە نیشتەجێگەی گشتی و هاوبەشدا پێکەوە بەسەر دەبن و لەوێدا هیچ چشنە داراییەکی تایبەتیان نیە و ناتوانن بەو شێوەی کە دڵپەسەندیانە هاوبەشی سێکسیان هەبێ. یەکسانەی تەواو لە نێوان پیا و ژناندا بەرقەرارە، هەرچەندە ئەفلاتون لە هەفپەیبینێکی تردا بە شێوەیەکی چاڕوانەکراو دەڵێت لە حاڵەتێکدا کە ڕۆح لە ماوەی دیاریکراوی خۆیدا لە بوونی پیاوێکدا ناتوانێت بە چاکی بژی دەچێتە نێو جەستەی ژنێکەوە. ئەو بژاردانە بەو شێوەیە بە درێژەدان بە ژیان بە شێوەیەکی هاوبەش و نەبوونی هیچ چێشنە بەرژەوەندێکی تایبەتی شەخصی بە بەرتیل خواردن ئالوودە نابن و تەنها ئامانجیان بریتی دەبێت لە دابینکردنی دادگەری لە کۆمەڵگەدا. سەرۆکی حکوومەت، فەیلسوف، فەرمانڕەوا لە نێو ژمارەیەکدا هەڵدەبژێردرێن. ئەو چەشنە سیستەمە تەنانەت بۆ دەوڵەتە شارە نمونەیە بچووکەکان لە مۆدای 9 میل لە دەریا کە ئەو سیستەمە سەر لەبەر بۆ ئەوان لەبەر چاو گیراوە وەک کارنامەیەکە کارە ساتبار خۆی دەنوێنێت لە باشترین حاڵەتدا. ئەو نمونە شارە بە شێوەیەکی سەرسوڕهێنەرانە بێزارکەرە، چونکە هەموو شاعیران، شانۆنامەنووسان و ئەوانەی کە جۆرە نادروستەکەی مۆسیقا دەژەنن، هەروەها پارێزەرانی داکۆکیکار و یاساناسان تیایدا مافی بەشداری و ئامادەبوونیان نییە. لە خراپترین حاڵات نمونەشاری ئەفلاتون بریتیە لە کابوسێک لە خۆپەرستی کە بە خێرایی هەموو شێوازە ناپەسەند باوەکان کە بۆ پاراستنی وها سیستەمێکی نامرۆڤانە پێویستن لە خۆدا دروست دەکا و پارە پێدەدات. بەهۆی چاو بە دواداخشاندن و بیرکردنەوە بە ئاسانی دەتوانین هەڵەی ئەو خەیاڵ پڵاوەیە ڕاشکاوە تێبگەی، تەنانەت وێناکردنی خودی ئەفلاتون. ئەو تووشی ژمارەیەک ناکۆچی دەکاتەوە لە نمونەشاری ئەفلاتوندا شاعیران بێبەش و هەڵاوێر کراون. کەچی خودی ئەفلاتون لە میانی پاسا و بەڵگەکاریەکانیدا سوود لە زۆر وێنە و دیمەنی شاعیرانەی پلەی یەکەم وەردەگرێت. بە هەمان شێوە پەرستنی خواکان، ئاین و ئەفسانەکانیش قەدەخە کراون. بەڵام لەگەڵەوەشدا ئەفلاتون خۆی چەندین ئەفسانە لەو بەرهەمەیدا واتە لە کۆمار جێ دەکاتەوە و فیلسوف و فەرمانڕەوایان زۆر سیر لە کاستی کەشیشیان دەچن. ئەفلاتون هەروە خۆی بە خۆیەکی ئایدیالی دەناسێنێ، خۆیەکی سەرسەخت کە پێویستە فەرمانی لێ وەربگیرێ، وەک دەڵێ بوونی ئەو مای سەلماندن و دیاریکردن نییە. ڕاستیەکەی وەیە تێڕوانینی ئەفلاتون لە کۆماری ئایدیالی وەک دیارە بە تەواتی بەرهەمی ڕۆژگار خۆیەتی. ماوەکی کەم پێشتر ئەسینا لە جەنگی پلوپۆنزیدا لە بەرامبەر ئەسپارت شکستی خواردبوو. نە دیموکراسی کاریگەری هەبوو، نە حکوومەتی دیکتاتۆری و ئەسینا. لە ئەو پەڕی ڕەوشی نالەباری خۆی پێویستی بە حکوومەتێکە بوو کە بتوانێت نەزم و دیسپلین بەرقەرار بکات. لە ڕاستیدا بەشێک لە شرۆڤەکاران وای بۆ دەچن کە ئەو کاتەی ئەفلاتون قسە لە دادگەری دەکات زیاتر مەبەستی شتێکە کە پتر لە چەمکی دیسپلین و ڕێک و پێکەوە نزیکە نەک دادگەری. ئەفلاتون وای بۆ چوو کە ڕێگەچارەی ئەو پرسە لە کۆمەڵگەیەکی تەواو کۆنتڕۆڵکراوی وەک ئەو کۆمەڵگەی کە سپاردا بەرقەرار بوو بەدی دەکرێ و دەست دەکەوێت. بەڵام سپارت بە پێچەوانی ئەسینا کۆمەڵگەیەکی بێفەرهەنگ و لە ڕووی ئابووریەوە دواکەوتوو بوو، کۆمەڵگەیەک کە بۆ مانەوەی خۆی ناچار بوو توێژێک لە کەسانی دڵڕاق و بێمەشێک بار بێنێ کە بێ چەند و چۆن بڕیار و فەرمانەکان جێبەجێ بکەن و دواهەناسیان نەبەر بکەن. کارێ و تۆژە بەو شوەیە بوو کە کەش و هەوای ترس و تۆقاندن لە نێو چین و توێژە هەژارەکانی دەوڵەت شار کە ڕۆژ بە ڕۆژ نافەرمانتر دەبوون بچێن و چاوی دراوسێ پێشکەوتوەکانی سپارت کە لە ڕووی ئابووریەوە بەتوانا بوون بشکێن و ناچارم بکەن ملکەج بن. ئەفلاتون یان ئاگای لەو پرسە نەبوو یاخود حەزی لێ نەبوو ڕەچاوی بکات. ئەفلاتون بە بەگشتگیریکردنی تێڕوانینی ئەخلاقی سادە دڵانەی سوقڕات چاکەکاران خۆشبەختن لەو باوەڕەدا بوو کە تەنها زۆرداران چارەڕەشن، کۆمەڵگەیەکی دادگەرانە بە زۆرەملێ بنیاد بنێ تا هەموو کەسەکان باش ببن. بەڵام ئەفلاتون چ شتێکی مەبەست بوو؟ دروست تەرحێکی لەو جۆرانەی کێوە لە بیرمەندێکی باوەڕدار بە پرەنسیپ و لێپراو کە لە باخی ئەکادیمیادا خەڵوەتی هەڵبژاردووە چاوەڕێ دەکەن. ئەو تەرحە هەرگیز پراکتیزە نەبوو، لەگەڵەوەشدا سیر لەوەدایە کە وەها تەرحێت یان شتێکی لەو چەشنە پراکتیزە بوو بۆ ماوەی پتر لە 1000 ساڵ. کۆمەڵگەی سەدەکانی ناوەڕاست بە چینە هەژار و بێدەرەتانەکان کاستی سوپایەکان و کەشیشە دەسەڵاتدارەکانی خۆی هاوشێوەیەکی بەرچاوی لە کۆماری ئەفلاتوندا هەبوو. لە سەردەمینەوەدا کۆمۆنیزم و فاشیزم زۆرێک لە تایبەتمەندیە بنەڕەتیەکانی کۆماری ئەفلاتونیان وەرگرت و هەڵبژارد.
ئەفڵاتون چەندین ساڵ درێژەی بەوانەوتنەوەدا لە ئەکادیمیادا. ئەکادیمیای گەیاندە ئاستی باشترین خوێندنگەی ئەسینە. ئەوسا لە ساڵی 367 پێش زاین لە دیون و دۆستی گوێبیستی ئەوە بوو کە دیونۆسیوس فەرمانڕەوای ستەمکاری سیراکۆس مردووە و کوڕەکەی واتە دیونۆسیوسی دووەم شوێنی ئەوی گرتوۆتەوە. باوکی دیونۆسیوسی دووەم چەندین ساڵ کوڕەکەی خۆی زیندانی کردبوو تا ڕێ لە هەر چەشنە ئارەزوێک بگرێ کە دەنگ بێ کوڕەکەی بۆ جێگرتنەوەی بەر لە وادەی خۆی بکەوێتە سەری دیونۆسیوسی کوڕ کە لە کۆشکی پاشاییدا زیندانی بوو بە هەوڵدانێکی سەخت پارچە تەختەی بە مشار دەبڕیەوە و مێز و چوارپایی لێ دروست دەکردن و بەو شێوەیە ڕۆژەکانی بەسەر دەبردن. بە قسەی دیون دەرفەتێکی باش بۆ ئەفڵاتون فەرەهەم بوو. ئێستا ئیدی فەرمانڕەوایەکی ئایدیال بۆ ئەفڵاتون بوونی هەبوو تاوکو ڕێوڕەسمی فەیلسوف فەرمانڕەوای فێر بکات. زێهنی ئەو ئەندێشەی تری تێنەخرابوو ئەفڵاتون دەیتوانی کۆماری خۆی کە مەبەستی بوو بخاتە بواری گرداریە و پراکتیزی بکات. ئەفڵاتون لەبەر هۆیەک ئەو ئاسۆیەی بەپەسەند نەبینی لەوانەیە ئەو نیگەرانی مۆقعیەتی پیرێکی 61 ساڵە بوو بێت کە لە کۆماری ئایدیالدا نیشتەجێ دەبوو. ئایا ئەویش دەبووە بۆ پەیوەستبوون بە ڕێزی بژاردەکان ناچار بێمل بۆ ئەنجامدانی بەرنامە ڕێژکرا و درێژخانی وەرزش و مۆسیقای سەربازی بدات؟ بەم پێ دوجار ترسی من لەوەی کە بەرزەفڕی و نەفەس بەرزی خۆم لەدەست بدەم و لەبەر چاوی خۆمدا ببمە کەسێکی شوم کە تەنها قسە دەکا و هەرگیز قسەکانی پراکتیزە ناکات بووە هۆی ئەوەی کە لە بەرامبەردا داوا و تکای برادەرەکەی خۆی ڕازی ببێ و بەرەو سیسیل کەوێتە سەفەرێکی درێژ. کاتێک ئەفڵاتون گەیشتە سیسیل دەربارەی دیونۆسیوسی دووەم بووە مەکۆی پیلان و پلانجێڕی. ژمارەیەک لە دەربارە دەسەڵاتدار و خاوەن ئۆتۆرتەکان ئەو پیرە پۆشتە هۆشمەندیان لە کاتی دیداری پێشووتری ئەوەوە لە یادما بوو. ژمارەیەکیان وەک دیار بوو گەرەکیان بوو ئازار و کێشە بۆ دیونیش دروست بکەن. لە ماوەی چەند مانگدا ئەو دوژمنانەی فەلسەفە کەوتنەکار و هەم ئەفڵاتون و هەم دیوانیان بە خیانەتکار تۆمەتبار کرد. داوێکی هەمیشەیی بۆ ئەوانە کە پرۆژەی نمونە شاریان لەسەردا بوو لە سەرەتادا فەرمانڕەوای دارتاش نەیدەزانی چی بکات. ماوەیەک دواتر ئەو کە دەسەڵاتی دیوان هەراسان بوو خاڵی خۆی دوورخستەوە. لەگەڵەوەشدا ڕێی لەوە گەر کە ئەفڵاتون دەرباری ئەو بەجێ بێڵێ. ئەو فەیلسوفی پیری ئاگادار کردەوە کە پێی خۆش نەبوو ئەو کاتەی ئەفڵاتون دەگەڕایەوە بۆ ئەسینا بە خراپە باسی بکات. خۆشبەختانە دۆستان هەرزوو ڕێوشۆنی ڕاکردنی ئەفڵاتونە ڕێخست بۆ ئەسینا گەڕایەوە و جەیە کە قوتابیان وەفاداری دەبوون لە ئەکادیمیادا چاوەڕوانیان دەکرد. بەڵام دیونۆسیوسی دووەم لە ڕاکردنی ئەفڵاتون نیگەران و دڵگران بوو. ئەو سوودێکی زۆری لە هەفپەیبینەکانی خۆی لەگەڵ ئەفڵاتون وەرگرتە بوو. گەرچینەی دەویست هیچ کام لە ئەندێشەکانی ئەو بکەونە بواری کردداری و پراکتیزە ببن. سیراکۆس هەرگیز لە ڕەوشێکی وان نەبوو کە ئەو جۆرە تاقیکردنەوەنە لەسەر خۆی بەشتی شیا و ڕەوا بزانێ. لەوێ دەمی سیراکیۆس تاکە دەوڵەتێکی بەهێز بوو کە توانای بووی پەرەنگاری دەستدرێژی کارتاژ بۆ سەر ئیتاڵیا جێبەجێ بکات کە تیایدا کارتاژ کۆماری یەکەمین ڕۆمای سەرونگون کردبوو بێتەوە. وا پێدەچێت کە دیونۆسیوس وردە ئەفڵاتون وەک پیرێک یان باوکێکی معنەوی تەماشا کرد بێ. گومانی تیادانە کە ئەو بەخیلی بۆ پەیوەندی و عەلاقەی ئەفڵاتون بۆ خاڵی واتە دیون دەبێت. دیونۆسیوسی دووەم تاوای لە ئەفڵاتون کرد کە بگەڕێتەوە سیراکۆس و بەردەوام بە تکا و داواکانی خۆی ئەفڵاتونی هەراسان دەکرد. ئەو بەیادەوەرێکی نیگەران بە هەموو ئەوانەی گویان لە قسەکانی دەگەر ڕایگەیاند کە ئیدی بەبێ هەفپەیبینی مامۆستای خۆی لە فەلسەفە ژیانی ئەو بەهایەکی بۆ مانەوە تیانەماوەتەوە. سەرنجام دیونۆسیوس خێراترین کەشتی جەنگی خۆی ناردە ئەسینا و هەڕەشەی کرد کە ئەگەر ئەفڵاتون نەهێنێتە سەردانی و دیداری نەکات هەموو داراییەکان دیون لە سیراکیۆس کە بڕی ئەو دارایانەش مەزەندە دەکرا دەست بەسەردا دەگرێت. دوجار ئەفڵاتونی تەمەن 71 ساڵ هەرچەند هەستی دەکرد کە ئەو کارە دوورێ لە ژێری سواری کەشتی بوو تاوەکو بچێتە سیراکۆس. وا پێدەچێت ئەوەی کە ئەوی ڕازی کرد بچێتە ئەو سەفەرە دیون بوو. لەو کاتەدا لە جیاتی خولیە بنیادنانی نمونەشاری ئەفڵاتون و ئەندێشەی چەلماندنی بەرزتربوونی ڕۆح لە جەستە بۆ فەرمانڕەوای زۆردار بێت بەڕادەیەکی زۆر سەرقاڵی پرس و خولیای گەلی تر بوو. زۆری نەبەر کە ئەفڵاتون جارێکی تر بۆ زیندانێکی ڕاستەقینە لە سیراکۆس، زیندانێک کە بە لێبڕاوی ئەوی ڕەت دەکردەوە کە ڕۆژێ دوو جار تاورگی ڕەب دەبێت پڕی بکات لە خواردنی ئیتاڵیایی و بۆ پڕی تۆڕەیەوە هەموو شوێ بوونەوەری ناپەسەندی لەسەر نوێنی خۆی دوور دەکردنەوە.
بەڵام خۆشبەختانە جارێکی دیکەش دەربازی بۆ و ئەم جاریان بە یارمەتی فیزاگۆرسێکی هاودڵ و هاوبیری خەڵکی تارانتۆ کە لە ناکەو دەرکەوت و ئەفلاتونی لە کەپترین ساتەکانی شەوتا بە کەشتی خۆی برد. فەیلسوفی پیر لە تەک کۆیلەکان کە لەژێر جەبری قامچی ئازایانە سەوڵیان لەدەدا و کەشتیەکان بۆ پێشەوە لە دەخوڕی خێرا بەرەو ئەو بەری دەریا بۆ باوەشی ئاسوودەی ئەسینە وەڕێکەوت. چەند کاتژمێرێک دواتر دیون بەو ئامانجە گەیشت کە ڕەنگە هەمیشە بە تاسەوە بوو بێ ئەو پەلاماری سیراکیوسیدا. دینۆسیۆسی دۆمی وەلاناو خۆی دەسەڵاتی گرتە دەست. ئێستا کە سەرنجام بەخت دیاوەری دیون بوو، ئایا ئەو هەوڵیدا کە کۆماری ئەفلاتون بنیات بنێ؟ وەک دەبینین نەخێر، ئەوەی نەکرد، بەڵام چارەنووس وا بوو لەوەتی کە دادگەری ئەفلاتونی سەر نەکەوێ دادگەری شاعیرانە بەنجام بکات. زۆری پێنەچوو کە دیون لەو پەڕی سەرسوڕماندا بەهۆی خیانەتی یەکێک لە قوتابیانی پێشووی ئەفلاتون کوژرا. بەم شێوەیە هەنگاونە نەتیژەکانی ئەفلاتون بەنێو قەڵەمڕەوی سیاسەت کۆتاییان هات. ئیمپراتۆریای ڕۆما لە دەستی ئەندێشە سیاسەکانی ئەفلاتون قوتاری بوو لە مەترسی دەرباز بوو. بەڵام لەگەڵەوەشدا بەرهەمی تێڕوانینە تاقی نەکراوەکانی ئەفلاتون ئەوە بوو کە دنیای سەدەکانی نافین کە لە هەناوی ئیمپراتۆریای ڕۆما و دروست بوو ئەڵگوو سەرمەشقێکی لەبەردەستا هەبێ و لە سەردەمی نوێدا نمونەکانی وەکو ستالین و هیتلەر بۆ هەنگاوەکانی خۆیان پێشینەیەکی هەبێ. ئایا ئەفلاتون سەر لەبەر کەسێک بوو کە لە ڕووی منجڕیەوە پێ لەسەر ئەندێشێ و بۆ چوونە نادروستەکانی خۆیدا بگرێ؟ لە دیدی ئەودا تەنها عەقڵ ئەو توانایی هەیە بگات بە معریفە و دەرکی ڕاستەقینە وەها کارێک لە دەستی هەست و نەست و مەزەندە نایە. ئەگەر بڕیار بە ڕۆح بگاتە حەقیقەت دەبێ خۆی لە جیهانی تاقیکردنەوە و هەست بکێشێتەوە. ئەفلاتون ئاستەنگەکانی ڕەگەزی مرۆڤ کۆتاییان نایە مەگەر ئەوەی کە فەیلسوفەکان خۆیان ببنە فەرمانڕەوا یان فەرمانڕەوەکان خودی خۆیان بدەنە فەلسەفە. بەکردەوە تەواو شتێکی پێچەوانەی ئەو شتە کەوتۆتەوە. ئەو فەرمانڕەوانەی کە بیر و ئەندێشەی فەلسەفی ئیلهام بەخشیان بووە بە بەراورد لەگەڵ ئەو فەرمانڕەوانی لە فەلسەفە بێئاگا بوون زۆر زیاتر بەڵاو کارەساتیان بەبارهێناوە. لە سێگۆشەی گۆشەوەستاودا دووجای ژێ ئەکاتە کۆی دووجای دوولاوەستاوەکە، ئەو دوولایی کە دەوری گۆشەوەستاوەکەی داوە. ڕاهەندە سیاسیەکانی فەلسەفەی ئەفلاتونیش چەندین سەدا کاریگەرێکی زۆر گەورەیان لە دوای خۆی جێهێشت. ئەمە زیاتر لەوە سەرچاوی گرتبوو کە فەلسەفەی ئەفلاتون بە چاکی لەگەڵ مەسیحیەت ئاوێتە بوو، بنشینەیەکی فەلسەفی عەقڵانیتری بە مەسیحیەت بەخشی کە لە سەرەتا تەنها باوەڕ بوو. سەرنجام وای لێهات کە ئیدی نیکۆڵیکردن لە مەسیحیەت بە تەنەبەست نەبوو، دەبووە ناتدروستەکەیشی بسەلمێنرێ. بە بڕوای ئەفلاتون ڕۆح یان نەفەسی ئادەمیزاد لە سێ بەشی لێکجیا پێکاتوە. بەشی عەقڵانی لە هەوڵی ژیری و هۆشمەندیدایە، بەشی چالاکی ڕۆح یان بەشی بوێر لە هەوڵی باڵەدەستی و بەرزتربووندایە و مەیل و مێگزەکان خوازیاری ترکردنی خۆیانن. سێ کۆڵەکەی و کۆمەلگەی کە ئەفلاتون لە کۆمەردا وێنەیان دەکات ڕنگدانەوەی ئەو بەشانەیە: فەیلسوفەکان، کەسانی ئەهلی کار یان جەنگاوەران و لومپینەکان کە تەنها مژۆڵ و سەرقاڵی کاری خۆیان و لە بیری چێژوەرگرتن و مێزگەکانی خۆیانن. عەقڵ حکومەت بەسەر مرۆڤی دروستکاردا دەکات. بەم پێیە هەریەک لەو سێ بەشە ڕۆڵی تایبەتی خۆی هەیە. ئێمە بەبێ تێرکردنی مێل و مێزگەکانی خۆمان نەمان دەتوانین درێژە بەژیان بدەین بە هەمان شێوەی کە ئەگەر کرێکاران دەستیان لە کار و تێرکردنی مەیلەکانی خۆیان بکێشنەوە لە جیاتەوە هەوڵیاندا بە ببنە فەیلسوف. شیرازەی هەموو کۆمەڵ وردە تێک دەچوو لێک هەڵدەوەشایەوە. پوختەی باسەکەوەیە کە دروستکاری یا دادگەری تەنها ئەو کاتە دێتەتی کە هەریەک لە سێ بەشی ڕۆح بارکی دیاریکراوی خۆی هەستێ، هەروەک لە سێ کۆڵەکەی کۆمەڵ ڕۆڵی خۆی لە کۆمەلگەدا یاری بکات. میوانداری لە چاو بەرهەمەکانی تریدا دڵگیرترین بەرهەمی ئەفلاتونە کە تایبەتە بە باسکردن دەربارەی سیمە جۆرەوجۆرەکانی ئەڤین. یۆنانیانی دێرین لە عیشق و ئەڤینداریدا پارێزگار نەبوون و بەشێک لە فەیبینی میوانداری کە تیایدا ئەلیکیبیادس ڕووداوی عشقی ئەو سێکس بازانەی خۆی بۆ سقوڕات باز دەکات. وای لەو بەرهەمە کرد بە شێوەیەکی فراوان لە ڕێزی بەرهەمە قەدە خەرکراوەکان بژمێردرێ و ببێتە یەکەمین شاکاری ئەدەبی ژێرزەمینی. لە سەردابەکانی دێرەکانی سەدەی ناوین تا ساڵی چاپەنوێیەکانی میوانداری بە شێوەیەکی فەرعی لە لیستی کتێبە قەدەخەکانی کڵێسای کاسۆلیکدا بوو. ئەفلاتون ئیرۆس خواوەندی ئەڤین لە ئەفسانەی یۆنانی بە بزیۆنەری ڕۆح بەلای چاکەکاری دەزانی. ئیرۆس لە نزمترین شێوەی خۆی لە ئەڤینی ئێمەدا بە مرۆڤێکی جوان و مەیلی ئێمە بۆ مانەوە کە لە ڕێی هێنانە دنیای منداڵێک لەوە خۆی نیشان دەدا دەردەکەوێت. هەرچەندە سەختە لەوە تێبگەین کە ئەو قسەیە چۆن سەبارەت بە ئەلیکیبیادس
لە جێی خۆی دەبێ چونکە سقرات کەسێکی جوان نەبوو، هەروە بە هیچ شێوەیەک ڕێی تێنەدەچوو کە لەو پەیوەندی ئەڤیندارێدا منداڵک بێنێتە دنیا. شێوەی بەرزتری ئەڤین لە خۆگری هاودڵی لەگەڵ ئامانجە معنەویەکانی ترەوە ئەو جۆرە ئەڤینە سەرچاوی چاکەی کۆمەڵایەتیە. بەرزترین شێوەی ئەڤینی ئەفلاتونی سەرتاپە ئەڤین بۆ فەلسەفەیە و ترۆکی ئەو ئەڤینە بۆ دەستێنانی بەدیکردنی عیرفانی ئایدیای چاکەیە. ئەندێشەکانی ئەفلاتون لە بواری ئەڤین کاریگەرێکی قۆڵی لە دوای خۆی بەجێهێشت. ئەو ئەندێشانە لە چەمک و تێگەیشتنی ئەڤینی شاهانە یان ئەڤینی دەرباری شێوەیەک لە ئەڤینی ئەفلاتونی کە سیماکەی لە بەرهەمەکانی شاعرانی وەک ترارکدا بەرچاو دەکەوێت کە شاعران تۆربادۆر، شاعران و خوێنەرانی گەڕۆکی فەڕەنسی لە سەدەکانی 11 تا 13 زاینیز لە سەرەتاکانی سێدەی ناڤیندا زۆر خولای بوون دەردەکەوێت. تەنانە هەندێک لە وێنانکردنی ئەفلاتون بۆ ئیرۆس تەرحی سەرەتایی فەنتازیا سێکسیە درەوشاوەکانی تری فڕۆید بەدی دەکەن. ئەمڕۆ کە بەڕادەیەک عیاری تێگەیشتنی ئەڤینی ئەفلاتون کەم بۆتەوە کە ئەو چەمکە دەتوانین بڵین دەرخەری شێوەیەکی وەلانراوی خولیا و داڵدەیی نێوان ژنان و پیاوانە. تەنانەت تیۆری ئایدیاکانی ئەفلاتون کە ئامانجەکەی بریتی بوو لە چوونی ئێمە بەرەولای دەرکی عیرفانی جوانی حەقیقەت و چاکەکاری لە ئێستادا بەشی هەرە زۆری شکوی کاریگەرێتی خۆی لەدەستداوە. ڕخنەگرەکان دەڵێن کە ئەو تیۆرە تەنها ئەوە پێشبینی دەکات کە گیان وەکو زمان کار دەکات بۆ چەمک و زاراوگەلی ئەبستراکت قەڵەمڕاوێکی باشتر و باڵاتر بە پێویست دادانێ. ئەو گریمانەی ڕەنگە هەڵەبێ، بەڵام ئێمە هێشتا بە تەواوەتی خۆمان لە دەستی دەرباز نەکردووە. ئەفلاتون دەیگوت کە گیانی واقعی بەو چەژنی ئێمە لە ڕێی ئەزمون و زەمانە و درکمان کردووە وێنای دەکەین نییە. جا بۆچی بەو چەشنە بێ؟ لە ڕاستیدا دوورەکە ئاوە بێ، بەڵام چۆن دەتوانین ڕۆژێک لەوە بگەین؟ ئەفلاتون لە تەمەنی 81 ساڵیدا چاوەکانی لێکناو لە ئەکادیمیا بە خاک سپێردرا. هەرچەندە فەلسەفەی ئەفلاتون دوورە لە واقع، زۆر لە تێز و گریمانەکانی ئەو هێشتا لە تێڕوانینی ئێمە بۆ جیهان ماونەتەوە. ئەو خەسڵەتەش کە لە ناوی ئەوە جیابۆتەوە هەروە دەرخەری شێوەیەکە لە ئەڤین کە ڕۆژ بە ڕۆژ دوورتر دەکەوێتەوە. ئەڤینێک کە ڕنگدانەوەی تیۆری ئایدیاکانی ئەوە و پەیوەندی پیانەوە هەیە. ئەکادیمیا ئەفلاتون لە سینە ڕۆژگاری ڕەونەق و شکۆمەندی خۆی تێدەکرد تا ئەوەی کە دوجار بەدەستی ئیمپراتۆر یوستینین لە ساڵی 529 زانی داخرا. یوستینین بۆ سەرکوتکردنی کللتوری شێرک ئامێزی یۆنانیانە بە پشتیوانی مەسیحیەت بەو کارهاستا. ئێستا زۆر پێشەکی ئەفلاتون مایە و هەوێنی پوچکردنی فەلسەفە بوو یان لانی کەم ژمارەیەک لە بیرمەندانی مۆدێرن. ئەو تێڕوانینەمان لەلا چێ دەکەن نیچە و هایدگر هەردووکیان لەو باوەڕەدان کە فەلسەفە هەرگیز لە ناسکاری و چاودێریکردنی سقڕات و ئەفلاتون لە سەدەی پێنجەمی پێش زاین نەیتوانیەوە دۆخی خۆی باش بکات. کەمتر لە 2 سەدە پێشتر فەلسەفە ڕێڕەوی خۆی گرتبوو. لە زۆر ڕۆ بە زەحمەت هەنگاوە سەرەتایەکانی خۆی هەڵهێنا بوو، بەڵام لێرەدا واتە لە سەدەی پێنجەمی پێش زاین بوو کە وەک دەگوترێ ڕێی چەوتی گرتە پێش. سقڕات هیچ نووسینێکی لە دوای خۆی بەجێ نەهێشت. سەرچاوی سەرەکی زانیاری ئێمە لەسەر ئەو کەسێتێکی نیمچە مێژوویە کە لە هەفتپەیوینەکانی ئەفلاتوندا بەدەردەکەوێت. بە زۆری سەختە دەستنیشانیەوە بکەین کە چش کاتێک ئەو کەسێتە لە حاڵەتی دەربڕینی ئەو بیر و ئەندێشانەیە کە خودی سقڕات دەری بڕیوە، یا تەنها لە پای قسەکردنی ئەفلاتوندا ڕۆڵ دەجێڕێت لە هەر حاڵەتێکدا ئەو سیمایە لە نیچەوە جیاواز بوو لەگەڵ ئەو فەیلسوفانەی کە بەر لەو بەسەریان دەبرد. ئێستا لای هەمووان بە پێش سقڕاتەکان بەناوبانگن. بەم شێوەیە چۆن سقڕات و ئەفلاتون فەلسەفەیان پێش ئەوەی کە وەک پێویست دروست ببێ بەرەو پێش چووبوون بردبێت. وا پێدەچێت هەڵەی ئەوان ئەوە بوو کە فەلسەفەیان بە پرسێکی عەقڵانی زانیوە. هاتنی شڕۆڤە و بەڵگەی پاساودار هەموو شتێکی وێران کرد. بەڵام ئەو نەریتە گرانبەهایی پێش سقڕات چ بوو کە هاتنی عەقڵەتی تێکشکاند؟ فەیلسوفانی پێش سقڕات ژمارەیەک لە کەسانی سیر و ناوازەی بەرجەستە بوو کە لە هەر بوارێکەوە پرسارگەلێکی قوڵیان دەهێنا پێش. واقعیت چییە؟ بوون چییە؟ بوونەوەر چییە؟ زۆر لەو پرسیارانە تا ئەمڕۆژ لای فەیلسوفەکان بێوەڵام ماوەتەوە. ئەو واقعیتە ئەو فەیلسوفە مۆدێرنانش دەگرێتەوە کە پێیان وایە لە بنەڕەتدا ناکرێ وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بدرێتەوە، ناچێتە نێو مشتومڕ و یاریەکە. فیساگۆرس بە پێی پلەبەندی سەرنجڕاکێشترین سێینترین فەیلسوفی پێش سقڕات بوو. ئەمڕۆکە فیساگۆرس لە هەموو زیاتر بەهۆی ئەو تێزەی کە هی ئەوە واتە ئەو تێزەی کە مەجزوری دووتیرەی سێگۆشەی گۆشەوەستا و یەکسان دەکات، مەجزوری ژێیەکەی ئەو سێگۆشەیە ناوی لە یاد نەچووە و چەندین سەدەیە ئەو پرسە بۆ ژمارەیەکی زۆری خەڵک یەکەمین هەڵێنجانی دروستی بیرکاریانەی ئەوانی مەیسەر کردووە. بۆ ئەوانەی هەرگیز لە بیرکاریدا دەرناکەن، فیساگۆرس
بوو کە قوڵترین کاریگەری لەسەر ئەفلااتون بەجێ هێشت و بۆ دۆزینەوەی چاوگی زۆر لە ئەندێشەکانی ئەفلااتون دەبووە بچینە سۆراخی ئەوەوە. فیساگۆرس هەر تەنیا فەیلسوف نەبوو، بۆ جگەلەوە توانی کە ڕۆڵێکی پێشەوای ئاینی، ماتماتیکزان، عارف و ڕاوێژکاری سیستەمی خواردنیش پێکەوە لە کەسایەتی خۆیدا کۆبکاتەوە. چارەنووس وا بوو کە ئەو شاکارە دژوارە فکریە کاریگەری بەردەوامی خۆی لەسەر ئەندێشە فەیلسوفەکانی ئەو دابنێ. فیساگۆرس نزیکەی ساڵی 580 پێش زاین لە دورگەی ساموس چاوی بە دنیا هەڵنا، بەڵام لە دەستەمکاری ناوچەیی ڕێی ڕاگرتنی گرتە بەر تا خوێندنگە ئاینی و فەلسەفی و بیرکاری و پارێزگانی خۆی لە کریتون کە کۆڵۆنیەکراوێکی یۆنانی بوو لە باشووری ئیتالیا بنیاد بنێ. لەوێ ئەو پێڕستێکی دوور و درێژی لە یاساکان بۆ خوێندکار و مرید و عارف و خۆراکناسەکانی بڵاو کردەوە کە ئەوان لە تەکشتە حرامکردەکان بەڕاشکاوی لیان قەدەخە کرابوو کە لۆبیا یان دڵ بخۆن، پێش هەمووشت نان ورد بکەن یان لێ بگەڕێن پەرەسێلکەکان لە بلمیکی خانوەکانیان هێلانە چێ بکەن. جگەلەوە لەژێر هەر هەلومەرجێکدا هیچ کامیان نەدەبوو گۆشتی سەگەکەی خۆی بخوات. بە گوتەی ئەرستۆ، فیساگۆرس هەروە ئەو بواری وەدەست هێنا کە چەند پەرەچوویەک ئەنجام بدات. هەرچەندە بە پێچەوانەی ئەوەی باوە ئەرستۆ وردەکارێک لەبارەی ئەمانە بەدەستەوە نادات. بە بڕوای برتراند راسل، فیساگۆرس ئاوێتەیەک بۆ لە ئاینشتاین و خاتوئێدی، دامەزرێنەری کڵێسای زانستی مەسیحی، یەکێک لە گروپەکانی مەسیحیەت کە پەیڕەوکارانی لەو بڕوادان دوعا بە تەنیا نەخۆش چاک دەکاتەوە. بەداخەوە ئەو زنجیرە توانستکاری مەزنانەی کە فیساگۆرس هەیبوون نەیتوانی هاوڵاتیانی کریتون بخاتە ژێر کاریگەریەوە. سەرنجام ئەوان لە هەموو ڕێنوێنانە ماندوو بوون و فیساگۆرس ناچار بوو جارێکی تر ڕێی هەڵاتن بگرێتە بەر. ئەو لە شاری میتاپۆنتوم هەنگاوەکانی هێواش کردنەوە و لەوێ جێگیر بوو، هەر لەوێشدا لە نزیکەی ساڵی 500 پێش زاینی کۆچی دوای کرد. ڕێنوێنیەکانی فیساگۆرس ماوەی 100 ساڵی دیکە یان ئەو سەروبەندە لە ترۆپکی گەشە و برەودا بوون و بەهۆی موریدەزانەکان و ماتماتیکزانەکانی ئەوەوە لەسەر تاسەری باشووری ئیتالیا و یۆنان بڵاو بوونەوە. بەم شێوەیە ئەفلااتون ئەو بوارەی بۆ نەخسا کە لەگەڵ فیساگۆرسا ئاشنا بێت. فیساگۆرسیش وەکو سوقرات خۆی لە نووسین و بوارد و ڕێنوێنیەکانی ئەو تەنها لە ڕێی خوێندکارەکانیەوە گەیشتونەتە دەستی ئێمە. ئێستا بۆ ئێمە ڕوون بۆتەوە کە خوێندکارەکانی فیساگۆرس هۆ دامەزرێنەری بەشێکی گەورن لە جلی 40 پارچەی بیرکردنەوە: ئەدەب و نەریت، بیرکاری، فەلسەفە و ئەندێشەگەلی سیر و سەمەرە کە مرۆکە پێی دەگوترێت قوتابخانەی فیساگۆرس. لە ڕاستیدا تێزی بەناوبانگی فیساگۆرس لەبارەی مەجزوری ژێ باگەری دەتوانین بڵین بەدەستی خودی فیساگۆرسەوە نەدۆزراوەتەوە. ئەو قسەیە بۆ مانەیە کە خودی فیساگۆرسیش پرسی فیساگۆرسی درک نەکردووە، ئەوە بۆ کەسانەی کە ماتماتیکزان نین مای دڵگەرمی ئومێدبەخشە. ئەفلااتون بەقوڵی کەوتە ژێر کاریگەری ئەو تە بەناوبانگەی فیساگۆرس کە هەموو شتێک ژمارێ. ئەو قسەیە کلیلی بیرکردنەوەی فەلسەفی تەواو فیساگۆرسە کە بە هەمان ئەندازەی کاریگەر بوو. قوڵیش بوون فیساگۆرس پێی وابوو کە لەو دیوی جیهانی شێواوی دیاردەکان جیهانێکی تر واتە جیهانی ئەبستراکت و هەواهەنگی ژمارەکان هەیە. لە ڕاستیدا تێڕوانینی ئەو لە ژمارە لەوەی کە ئێمە بە وێنە یاخود سیما ناوی دەبین نزیکترە. بە بڕوای فیساگۆرس شتە مادیەکان لە مادە دروست نەکراون، بەڵکو دوایین بەشەکانیان وێنە، سیما و پێکاتەکانن. ئەو شتانە لە وێنە یان سیماکان هاتوونەتەکایەوە. جیهانی ئایدیای ژمارە یان وێنە پڕە لە هەماهەنگی و واقعترە لە جیهانی بەناو واقعی. دۆزینەوەی پەیوەند لە نێوان ژمارە و هۆرمۆنی مۆسیقی بەرهەمی کاری فیساگۆرس یان فیساگۆرسیەکان بوو. لەژێر ڕۆشنایی ئەو دۆزینەوەیەدا تیۆری فیساگۆرس لەمەڕ وێنە ئاماژە ئەوەندە دوور لە واقع بەدی ناکرێت، دروست بە هەمان شێوە کە لەژێر ڕۆشنایی فیزیکیدا دیاردە دەرونیەکانی ئەتۆم کە لە پشت پێناسەگەلی جەوهەری ببەستن سووک و سادە پەنا دەبەنە بەر ژمارە و خەسەتەکانی پەیوەست بە سیما و وێنەوە. ئەو تیۆریە ئەوەندەش دوور نییە لە واقعەوە. ئەو چەشنە بیرکردنەوە ناجەوهەریە یەکێک لە تایبەتمەندیە باوەکانی ئەندێشەکاری سەردەمی پێش سوقراتی بوو. بۆ نمونە هێراکلیتوس موریدی فیساگۆرس لەو باوەڕەدا بوو کە هەموو شتێک لە تێبەڕبوونی بەردەوامدایە. ڕایگەیاند کە هیچ کەس دوو جار پێنانێتە نێو ڕووبارێک. لەگەڵەوانە هەمووی سیر لێرەدا ئەو قسەیە کە سەرهەڵدانی بیرکردنەوەی دیمۆکریتوس یەکێکی تر لە فەیلسوف پێش سوقراتیەکان ڕایدەگەیەنێ نیشانەی دوورکەوتنەوەیە لە ئەندێشەی وێنەی پەتی. دیمۆکریتۆس پێی لەسرە و تێڕوانینەدا گرت کە جیهان لە ئەتۆمەکان پێکاتوە. ئەو لە ڕاستیدا بەر لە 2000 ساڵ پێشەوەی زانایانی ئەمڕۆکە حکم بکەن کە زۆریش لەسەر حەقا بەو دەرەنجامە گەیشتووە. هەروە فەیلسوفەکان بە هەمان ڕاددا
کاتیان بە خەرجدا تا بگەنە هەمان دەرەنجام کە کسوفانسن یۆنانی فەیلسوفی پێش سقراتی پێی گەیشت بوو. ئەو بە ڕاشکاوی ڕاگەیاند کە هیچ کەس ڕاستی لەبارەی خواکان و هەر شتێکی تر نازانێ و هەرگیزیش نایزانێ، چونکە ئەگەر ڕێژکەوت کەسێک بەختیاری بوو ڕاستی تەواو و سەرلەبەری بهێنایە سەر زمان، خۆی لێ بێئاگا دەبێت. ئەو قسێ بە شێوەیەکی سیر هاوشێوەی هەیە لەگەڵ ئەندێشەگەلێک کە ویتگنشتاین لە سەدەی 20دا خستی ڕۆوە. نەریتە فەلسەفە پڕبار و فرەچەشنیەکە بەو شێوەیە بوو کە ئەفڵاتون تیایدا پاشکۆ. دروست وەکەوەی دوای سقرات ئەفڵاتونی خوێندکاری هاتەنێەوە، ئەرستۆی خوێندکاری ئەفڵاتونیش دوای ئەفڵاتون دەرکەوت تا بە هەرسێکیان سێکۆچکەی ڕێبەری فەیلسوفانی گەورەی یۆنان تەواو بکەن. ئەرستۆ شامبەشانی ئەو پێشنیازە هەزریە زۆرانەی کە تایبەت بوون بەخۆی تێڕوانینی ئەفڵاتونیشی پوخت کرد و پەرەی پێدا و خستیە بەرباری سەرنج و ڕەخنە و لەو ڕێەوە فەلسەفەیەکی تایبەت بەخۆی ئافراند. بەڵام فەلسەفەی ئەفڵاتون بە شێوەی پوختەتری لە ئەکادیمیادا هەروە برەوی هەبوو. لەوێ بوو کە بەناوی قوتابخانەی ئەفڵاتونەوە ناوبانگی دەرکرد. لەگەڵ دەرکەوتنی ئیمپراتۆریای ڕۆم ئەم قوتابخانە فەلسەفەیە هێدی پەرەی سەند و لەو ڕێڕەوەدا زۆر لایانی جیاجیا لە فەلسەفەی ئەفڵاتون خرانە لاوە. زۆر ڕوونە لە ئیمپراتۆریایەکدا کە نمونەی وەک کالیگۆلا یان نیرۆن لە لووتکەکەی دابوون، هەر چەشنە قسەکردنێک سەبارەت بە نمونە شارە سیاسەکان کارێک بوو دوور لە عەقڵ. ئەندێشەکانی تری ئەفڵاتون وەک تێڕوانینەکانی لە بواری بیرکاری بە تەواوی پشتگوێ خرا، چونکە ڕۆمیەکان هیچ حەز و خولیایەکیان لەگەڵ بیرکاریدا نەبوو. بە تێپەڕبوونی ساڵان کەمکەم قوتابخانەی ئەفڵاتون گۆڕانی بەسەردا هات. سەرنجام ژمارەیەک لە وەفادارترین خوێندکارانی ئەو قوتابخانەیە گەیشتە ئەنجامەی کە ئەگەرچی فەلسەفەی ئەفڵاتون فەلسەفەیەکی ڕاست و دروستە، بەڵام خودی ئەفڵاتون زۆربەی ئەوەی کە قسەی لەبارەوە دەکرد تێنەدەگەیشت. ئەو فەیلسوفانە گەیشتنە ئەوەی کە خۆیان وتەکانی ئەفڵاتون هەڵێن و تێیان بگەن. لە ئەنجامدا هەڵێنجان و شیکردنەوەیکی نوێ لە فەلسەفەی ئەفڵاتون هاتەکایە کە بە قوتابخانەی نوێی ئەفڵاتونی ناوی دەرکرد. بە شێوەیەکی گشتی نوێ ئەفڵاتونیەکان جەختیان لەسەر توخمە عیرفانەکانی قوتابخانەی ئەفڵاتون دەکردەوە، ئەوەی کاوان باوەڕیان پێبوو باوەڕبوون بە زنجیرە کاستەکانی بوون کە لە فرەیی دەست پێ دەکات و سەرنجام بە چاکە یان تاک گاو پەڕی سادەیە کۆتایی دێت. بەرجەستەترین نوێنەری قوتابخانەی نوێی ئەفڵاتونی ئەفڵاتین پۆلیچینۆسی فەیلسوفی سەدەی سێمی زاینە، ئەو کە لە ئەسکەندەرەی خوێندوێتی قوتابی مەسیحێکی لایەن و هەڵگەڕاوە بوو کە بوو بە پەیڕەوکاری قوتابخانەی ئەفڵاتون. بۆیە بەشێک لە ئەندێشەکانی ئەفڵاتین کەش و هەوایەکی کەم تا زۆرێک مەسیحیانیان هەیە. بەڵام لە هەمان کاتدا کە مەسیحێت و قوتابخانەی نوێی ئەفڵاتونی لە گۆشە و کەناری ئیمپراتۆریای ڕۆمدا پەریان دەسەند، بە شێوەیەکی کاریگەرانە دەستە و یەخە یەکتر بوون. بۆ ماوەیەک قوتابخانەی نوێی ئەفڵاتونی بە بربەستێکی سەرەکی بەردەم شەپۆلی پەرەگرتنی مەسیحیەت دەژمێردرا. بەڵام لە سەدەی چوارەم قەدیس ئاگۆستینی خەڵکی هیپۆ باشترین مێشکی برمەندی فەلسەفەی لە سەردەمی ئەرستۆ بەدواوە لەدایک بوو. ئاگۆتین لە نەمانی جەوهەری عەقڵانی مەسیحیەتدا نیگەران بوو. خولای قوتابخانەی نوێی ئەفڵاتونی بوو. سەرنجام ناوبراو لە پێکەوە گونجاندنی فەلسەفەی ئەفڵاتین لەگەڵ یەزداناسی ئەرسەدۆکس یان نەریتی مەسیحی سەرکەوتنی بەدەستێنا. بەم تەرزە مەسیحیەت بۆ خاوەنی بنەمایەکی عەقڵانی مەکومتر و ئەندێشەگەلی گۆڕدراوی ئەفڵاتون لەگەڵ تاقدەسەڵات و هێزێکی عەقڵیدا کە بەکردەوە بەدیارکەوت، لە توانایدا لە قۆناغەکانی تاریکیدا سەرکەوتوانە بۆی دەرچێ یەکگرتەوە. بەم شێوەیە قوتابخانەی نوێی ئەفڵاتون بە شێوەی جیاجیای خۆیەوە بوو بە بەشێک لە نەریتی مەسیحی و لە هەموو سەردەمەکاندا ژمارەیەک بێرمەندی هێنای ئارا کە باشتر لە خودی ئەفڵاتون لە ئەفڵاتون دەگەیشتن. ئەفڵاتونیەکان نوێ ئەفڵاتونیەکان قەدیس ئەگۆستین و نمونەی وەک ئەوان پێڕەوکارانی قوتابخانەی ئەفڵاتون لە ڕاستیدا تا سەدەی 20م لە زانکۆ گەورەکانی ئەوروپا بەتایبەت لە ئەڵمانیا و کەمبریج ئەستێران لە گەشیدا بوو. بەڵام لەم ڕۆژانەدا ئەو باوەڕە هەیە کە ئەو شێوازە لە نێو چووە.